بەنای خۆی بەرزوو بێ هەوتا جوانترین سڵاوی ئەمەتان پێشکەش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دانیار لە پرۆگرامی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتان با کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نێو و جیاوازەوە بە هیوایەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن بە تەندروستێکی زۆر باش و با دڵ و دەروونێکی ئارامەوە تا کۆتایی بینەرمان بن. سڵاوی خواتان لێ ببینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژدا بە یارمەتی هاوکارانمان ئەمڕۆ هاتینەوە خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردو هیواخوازین کە سەرجەمیان جێگەی ڕەزامەندی خوای گەورە و ئێوەی عزیز بێت. ئازان لە تەوەریەکەی بەرنامەکەماندا باز لە ئامادەکاریەکان دەکەین بۆ بەڕێوە چوونی شەشەمین فستیڤاڵی هەنار لە پارێزگای هەڵەبجەوە. ئەم فستیڤاڵە ساڵانە لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەچێت و جگە لەوەی کە هەنار نمایش دەکرێت چەندین بەرهەمی خۆماڵی دیکە لەو پارێزگایە نمایش دەکرێت و جوتیاران دەیفرۆشن بە هاوڵاتیان و هاوڵاتیانێکی زۆر لە دەرەوەی پارێزگای هەڵەبجە و لە پارێزگای سلێمانی و پارێزگەکانی دیکەوە بۆ کڕینی بەرهەمی خۆماڵی و کڕینی هەنار ڕوو دەکەنە پارێزگای هەڵەبجەوە. ساڵانە لە پارێزگای هەڵەبجە نزیک بە 30 تەن بۆ 35 تەن بەرهەمی هەنار هەیەوە لەگەڵیشیدا چەندین بەرهەمی ناوخۆی دیکە لەو پارێزگایدا بوونی هەیە. ئێمە لەو تەورێماندا باز لەوە دەکەین زانین چی دەکرێت بۆی ئامادەکاریەکان بۆ فستیڤاڵی هەنار لەو پارێزگایە کە تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە بە هاوکاری وەزارەتی کوشت و کاڵوە پارێزگای هەڵەبجە ئامادەکاری دەکەن کە بڕیارە بەیانی ئەو فستیڤاڵە لەو پارێزگای بەڕێوە بچێت. وە لە تەوەری دومیشماندا باز لە بایکۆتی خوێندن و هەڵوێستی مامۆستانی ناڕازی دەکەین بۆ پێی کە ڕۆژانی ڕابردوو بەڕێوەبەرایەتی پەروەردەی سلێمانی داوای لە مامۆستایەکن کە بایکۆت بشکێن و دەست بە پرۆسەی خوێندن بکرێتەوە لە خوێندگاکاندا لەگەڵیشیدا کە داوای ئەویان کرد ڕاستەکە موچیان پێ نادرێت ڕاستە ئەوەی کە کۆمەڵێک داواکاریان هەیە بەڵام گرنگەکە پرۆسەی خوێندن دەست پێ بکرێتەوە. لە ئێستادا بەشێکی زۆر لە مامۆستایان بایکۆتی داوام و خوێندنیان کردو دەڵێن تاوەکۆی حکوومەت 30 ڕۆژ جارێک وە لەگەڵیشیدا ئەو لێبڕینە نەمێنێت وە سیستەمی خوێندن بە ئۆنلاین کۆتایی پێبێنێت دوجار دەتوان دەست بە داوامکردن و دەست بە پرۆسەی خوێندن وانەوتنەوە بکەنەوە لە خوێندگاکان. لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لە بازاڕی هەنگوین دەکەین بۆ پیکە لە ئێستادا لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا فرۆشێکی هەنگوین زۆرەوە پێم وابێ لە ئێستادا وەرزی فرۆشتنی هەنگوینەوە هەنگاوانێکی زۆر لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا بەرهەمەکانیان دەفرۆشن بزانین ئایا هەرێمی کوردستان کەشێکی لەبارە بۆ فرۆشتنی هەنگوین و بزانین چۆن بتوانین هەنگوینێکی چاک و ئەسڵی جیاب بکەینەوە لە هەنگوینێکە زیاتر شەکری تێدا بێت و بە کەڵکی خواردنێت. ئەمە ئەمزانی ئەم جیاوازیان چۆن دەکرێت وە کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەمان بۆ ئامادە کردوون دەخوازیین کە سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عزیز بێت. وەڵازیان سەرەتاش دەچینە لای ڕۆژی کەشەوەی سەرجەمشار و شارۆچەکانی هەرێمی کوردستان.
بەڵازان لە هەر پارێزگای کۆر شوێنێکدا کە بە شتێک مەشهورە وەڵام پارێزگای هەڵەبجە بە تامی و بە چێژی هەنارەکانی ناوبانگی هەیە لە هەرێمی کوردستان و بگرە لە دەرەوەی هەرێمی کوردستاندا زۆرجار لە بازاڕەکانی پارێزگاکانی دیکە بە تایبەت لە پارێزگای سلێمانی و تا دەگاتە پارێزگای دۆک لە بازاڕەکاندا کە فرۆشیاران هەنار دەفرۆشن یاخود میوەکان دەفرۆشن باز لە هەناری پارێزگای هەڵەبجە دەکەن چونکە پارێزگای هەڵەبجە هەنارەکەی بە تام و بە چێژە و ساڵانە جوتیاران بەرهەمێکی زۆر لە پارێزگای هەڵەبجە کۆ دەکەنەوە لە ئێستاشدا لە پارێزگای هەڵەبجە نزیکەی 30 بۆ 35 تن ساڵانە بەرهەمی هەنار هەیە و لە ئێستاشدا ساڵانە لە پارێزگای هەڵەبجە شەشەمین فستیڤاڵی هەنار لەو پارێزگایدا بەڕێوە دەچێت کە لەگەڵیشیدا جگەلەوەی کە بەرهەمی هەنار نمایش دەکرێت چەندین بەرهەمی دیکەی خۆماڵی هەل لە بەرهەمەکانی شیرەمەنی و بەرهەمی ڕووبە هەنار و چەندین بەرهەمی دیکە کە لە پارێزگای هەڵەبجە و دەوروبەری لە هەورامان و شارەزوو جوتیاران لەو فستیڤاڵەتدا بەرهەمەکان نمایش دەکەن. ئەزان پێشەوەی بچین لای تەوریەکەم دەچینە لای سرودێک بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێکەوە بینەری دەبین. شوشري وخزاني هستي هاي مزينش اي جو بالا فرستي يعني انشا خيالي اي وانا سرداوي ستا بايبالا اي اقر ورداوي زي زو قرباي قرايدي صوتنا الكالاي قيال منزل ومنزل حلقاي ذكريتو ناوي هزار مرهما بيش زامكي ضليتا ساقي صدخي ووفر يا راس جابرين عزاو جام يرادس جام يرادس جام يرادس جام عشقي تو مست خندانم يا محمد لدوري تو ديد قريانم يا محمد عشقي تو مست خندانم يا محمد لدوري تو ديد قريانم يا محمد كيادي تو يادي إيماني عاشقانا أمن بوتو مست حيرانم يا محمد أمن بوتو مست حيرانم يا محمد لقل برسيم لبرشي زور جواني برنگی سور و شادمانی بشرمی کو بنرمی دای جوابم وتی با پی بولیم با تویش بزانی وتی با پی بولیم با تویش بزانی لبر عشقي پیغمبر واسور رنگم لبر عشقي پیغمبر واسور رنگم بدن صلوات لجمالي محمد بدن صلوات لديداري محمد يا عشقي تو مست خندانم يا محمد يا دوري تو ديد قريانم يا محمد كيادي تو يادي إيماني عاشقانا أمن موت مست حيرانم يا محمد
باڵندای سەحەر پرسیم براکایە باڵندای سەحەر پرسیم براکە برا خۆش دەنگەکەم ئاگرنەوەکایە خۆش دەنگەکەم ئاگرنەوەکە لەبەرچی هەر گڕە نەغمەی بەیانیت لەبەرچی هەر گڕە نەغمەی بەیانی وتی من با پێ بڵێم ئەو دەردە دەواکەم لەبەر عەشقی پێغەمبەر وا گەرمە دەنگێ لەبەر عەشقی پێغەمبەر وا گەرمە دەنگێ بدەن سەڵەوات لە دیداری بەڵە بەڕێزان و پێشتر ئاماژەمان پێکرد کە تەوەریەکەمی پرۆگرامەکەمان باس لە ئامادەکاریەکانی شەشەمین ڤیستیڤاڵی هەنار دەکەین لە پارێزگای هەڵەبجە وەک دەزانین کە لێستاشە لە وەرزی پێگەیشتنی هەنارە. ئەم ڤیستیڤاڵی هەڵەبجە کە ساڵانە و لە وەرزەدا ئەنجام دەدرێت هەروە دەبێتە بازاڕێک بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی زۆربەی جوتیاران و هەروەها لەم ڤیستیڤاڵەدا زۆربەی خانمان دەبینین کە خانمانێکی دەستڕەنگینمان هەیە کە کۆمەڵێک ئەکسسوارات و شتی جوانمان بۆ دروستەکەن بەڵام بەهۆی نەبوونی بازاڕێکەوە کە بتوان ئەم شتانیان ساخت بکەن و زۆربەی خانمان لە ماڵە و لە ڕێگەی ئۆنلاینەوە دەتوانن شتەکانیان ساخت بکەن و بەڵام ئەم جۆرە ڤیستیڤاڵانە بوونی ئەم جۆرە ڤیستیڤاڵانە بۆ ئەم خانمانش کارێکی باشە و کە دەبێتە هۆی ساختکردنەوەی کاڵاکانیان. بەڕێزان بەر لەوەی بچینە سەر گفتوگۆ لەگەڵ میوانەکەمان لەسەر ئەم تەوەرە قسە بکەین دەچینە لای زانیاریەک لەسەر سوودەکانی هەنار بزانین سوودەکانی هەنار چین دواتر دەچینە لای میوانەکەمان و گفتوگۆ. هەنار میوە پڕچێژ و بە سوودەکەی وەرزی پاییز لەبارەی سوود و کاریگەریە باشەکانی هەنارەوە بێگومان هەر وەرزێک تایبەتمەندی خۆی هەیە بۆ پێشکەشکردنی میوەکان ئەویش بەهۆی پێویستی ئەو میوەیە بۆ تەندروستی و جەستەی مرۆڤ. پاییز لە ناو هەموو میوەکانی تردا هەناری کردووە بە سیما و ناسێنەرەوەی خۆی و خەڵکی بە شێوەیەکی بەرچاو هەنار دەخۆن. هەنار لە توێکڵەکەیەوە تا جیاکەرەوە سپیەکەی ناوی و تا ئاوەکەی و دەنکەکەی هەمووی سوود و کاریگەریە بۆ جەستە بەڵام ئێمە تەنها ئاماژە بە دە سوودی هەنار دەکەین ئەمانە بەشێکن لە سوودەکانی هەنار. هەنار پارێزگاری لە تەندروستی دڵ و دەمارەکانی دڵ دەکات. پزیشکان ڕێنمایی ئەو کەسانە دەکەن کە دەیانەوێت کێشی لەشیان دابەزێنن یا کۆلیسترۆلی لەشیان ڕێک بخەن بە خواردنی هەنار. شەربەتی هەنار یارمەتی هەرسکردنی خێرایی خۆراک و سوکردنی باری قورسی گەدەی مرۆڤ دەدات. لێکۆڵینەوەکانی زانکۆی هارڤارد ئاماژە بەوە دەکەن هەنار دەبێتە هۆی لەناوبردن و نەهێشتنی چەند شێرپەنجەیەکی تایبەت لەوانە شێرپەنجەی مەمک و پرۆستات. هەنار لە ناو هەموو میوەکاندا دەوڵەمەندترین میوەیە لە دابینکردنی بڕێکی زۆر لە مادەکانی کالیسۆم و پۆتاسیۆم و سۆدیۆم. شارەزایانی وڵاتی چین باز لە سوودە سەرسوڕهێنەرەکەی توێکڵی هەنار دەکەن و ئاماژە بەوە دەکەن سوودەکەی هیچ کەمتر نییە لە دەنکە هەنارەکان بۆیە ڕێنمایی مرۆڤەکان دەکەن بە شێوەیەکی هاڕە و کەپسول توێکڵی هەنار بخۆن توێکڵی هەنار وشک بکرێتەوە و وەکچا بقڵێنرێت و بخورێت. ئەوە پارێزگاری لە شێرپەنجەکانی مەمک و پرۆستات و پۆڕی خواردن و پێست و ڕیخۆڵە و پەنکریاز دەکات. هەنار دەتوانێت خوێن لە مادەزیان بەخشەکان بپاڵێت و کورچی لە پاک بکاتەوە و بەکتریای ناوخوێنیش پاک بکاتەوە و لە ناوی ببات. هەنار پڕە لە پێکاتەی خۆراکی دەوڵەمەند بۆ جەستە. لە هەنارێکدا 174 گرام ڕیشاڵ و 3 گرام پرۆتین و لە 130 ڤیتامین سی بۆ لەشدابین دەکات و لە 136 ڤیتامین کەی و لە 116 فۆلات و لە 112 پۆتاسیۆم و 24 گرام شەکر و 144 کالۆری لە هەنارێکدا هەن. هەوکردن و ئازاری جومگەکان کەم دەکاتەوە و یارمەتی دەرێکی باشی نەخۆشی ڕۆماتیزمە. بەڵێ بینێرانی عزیز بۆ قسەکردن لەسەر شەشەمینی ڤیستیڤاڵی هەنار لە پارێزگای هەڵەبجە میوانێکمان لە پارێزگای هەڵەبجەوە
میوانی بەرنامەکەمان دەبێت و گفتوگۆ دەکەین لەبارەی ئامادەکاریەکان سەبارەت بە شەشەمین فستیڤاڵی هەنار لەو پارێزگایە. کاک فەرهاد سڵای خوا لێبێت، سپاس کە میوانی بەرنامەکەمان بووی. سپاس بۆ ئێوە بۆ دیدارەکەتان. زۆر سپاس. کاک فەرهاد لەم ساڵدا ئەو ئامادەکاریانە چین کە دەکرێت بۆ فستیڤاڵی هەنار لە پارێزگای هەڵەبجە؟ ئایا ئەمساڵ بەرهەمی هەنار وەک ساڵانی ڕابردوو زیادی کردو یاخود کەم بووەتەوە؟ سپاس بۆ دیدارەکەتان، خۆشحاڵم کە لە خزمەتان هاتم. بانی باش بۆ ئێوە بۆ بینەرەکانتان. ئێمە ئەمساڵ لە ئامادەکاری بۆ فستیڤاڵی هەنار بەردەوامین و سبەینی ئینشەڵام کاتانەیان بڵین کاتژمێردا ئیفتاحی فستیڤاڵەکە کرێتەوە کە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوامە. سەبارەت بە ئامادەکاریەکان لە قۆناغی کۆتاییایە و لە دوای نێوەڕۆیتە بردەوە دەبەربوومەکان داغڵی پێشانگاکە ئەکرێن و ئامادەکە ئەکرێن بۆ سبەینە. ئەو ئامادەکارنی کە دوای بڵین ئەمساڵ جیاوازە لە ساڵانی پێشوو ڕێنمای تەندروستیەکانە کە مەرج تەندروستیماندانەوە بۆ بەشدار بوو بۆ میوانان بوو لەبەرەوە کۆمەڵە ڕێکاری تەندروستی گیراوەتە بەرەوە. ئەوەی کە بەروبوومی ئەمساڵ چۆن لەگەڵ ساڵانی پێشووە بەپێی لێدوانی جوتیاران و لایانی بەرپرس بەروبوومی هەنار ئەمساڵ لە ساڵانی لە 40 پارساڵە بەروبووم کەمترە، بەڵام بەروبووم تا ڕادەیەکی باش جوانە. ئەمە ئەوەی هەیە شان ئەمساڵ باران خۆمان کورداری خوان خەڵکی هەڵەبجەڵە بارانە نەدا لە هەنار تایمی تەواو ناگرێت تا ئێستا باران نەباریوە. زۆر باشە کاک فەرهاد، ئایا چەند جوتیار بەشدار دەبن لەم فستیڤاڵەدا؟ جوتیارانی دیکە شانسی ئەویان هەیە بۆ نمونە دەرەوەی پارێزگای هەڵەبجە بتوانن لەو فستیڤاڵەیە بەشدار بن و بەرهەمەکانیان ساغ بکەنەوە؟ ئێمە دیارە بەشداربووەکانمان 500 بەشداربوومان هەیە ئەمساڵ بۆ فرۆشتنی بەربووم و کارە دەستەکانیان. دیارە ئێمە شتەکانمان بڵێ بازاڕەکەمان کردو بە گوزەریان 3 وحدەی جیاواز. بەشێکی تایبەتە بە کاروباری ڕەنگی دەست و پلی خانمان کە بە دەست و پلی خوانچیان دروستکردی هێناوێتان لێرە عەرزەکەنەوەی فرۆش. بەشێکی کە بەربوومی جوتیارانە کە بە خۆشحاڵیەوە ڕێژێکی باش لە جوتیار بەشداری کردووەوە. هەر لەگەڵ جوتیارەکانە ئێمە کۆمەڵە بەربوومی پایزەی ترمان هەیە، یعنی ئەوەی کە بەربوومی پایزەی ئەم ناوچەیە هەمووی لەگەڵ هەنارە بەشدارەکە، تەنها هەنار نێ، بۆ نمونەی گوێزە، قەزوانە، شەوەکەی ئەو بابەتانەیە. و بەشێکی لە پێشانگاکەی ئێمە یان بڵێ فستیڤاڵەکە بریتە لە بەربوومی بڵێ خواردن کە بۆ میوانان ئامادەکراوە و لێرە کۆمەڵێکی زۆر لە دوکاندارەکان هاتوون لێرە دوکانیان داناوە بەربوومە فرۆشن بۆ بەشداربوانی یاخۆڵە بۆ میوانانی کە سەدانی فستیڤاڵەکەکەن. بۆیە ئەمساڵ ئێمە زیاد لە 500 دوکانمان داناوە. کاک فەرهاد، لە ئێستادا بۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە بۆ نەو فستیڤاڵەکان ڕاگیراون، ئێوە چۆن توانیتان کە مۆڵەت بۆ کردنەوەی ئەم فستیڤاڵە وەربگرن؟ ئێمە یەکەم هەنگاو دەستمان پێکرد بۆ کردنەوەی فستیڤاڵەکە بریتی بوو لەوەی کە ئێمە لەگەڵ لایانی پەیوەندداری تەندروستی قسەمان کرد لەگەڵ ئیدارەی شار جەنابی پارێزگار بەمەرجی خۆپارێزی تەندروستی بەشداریمان کردووە. بۆیە ئێمە مۆڵەتیان پێداوین. ئێمەش لە هەمان کاتە هەموو ڕێگارە تەندروستیەکانمان گرتوتە بەرەوە، بۆ نمونە جیهازی تاقیم دانراوە، بۆ نمونە دەمام دابین کراوە بەشی بەشدار بووان بۆی کە پێینی هەڵبەتە نەک بڵێن هەر بەشدابوویەکە هات ئێمە دەمامکی پێشکەشەکەین. ئەو کەسێک هەیە دەمامکی پێنیە دەمامکی پێن مەرجە لەسەر دوکاندارەکان پابەندی ڕێنمای تەندروستیەکان بن و لە بەرامبەرەوە بڕێ غەرامان لێوەریگیراوە بۆکو بارمتە لە لامانە هەر کەسێ پابەند نەبێ غەرامە ئەەکەین لەسەر ئەو بابەتە. و لیژنە هاوبەشەکانی قایمقامێت و لیژنەی چاودێری تەندروستی بەڕێوەتی گشتی تەندروستی هەڵەبجە ڕۆڵێکی باشن ئەبێ لە چاودێریکردنا و چەند ڕێکخراوێکی تەندروستی لێرە ڕێنمایی و ئەو بابەتانە بە جوتیاران و بەشدابوانە دێ. بۆی هەموو ڕێکارەکانمان گرتوتە بەرەوە و بۆ لەسەر ئەو ئەساسی ئێمە مۆڵەتماوە گرتووە. کاک فەرهاد، باست لە غەرامەکردن کرد، ئەوەی کە ڕێکاری تەندروستی نەگرێتە بەر غەرامە دەکرێت. مەبەستت لە بەشداربوانی فستیڤاڵەکەیان ئەو هاوڵاتیانەی کە سەردانی فستیڤاڵەکە ئەکەن. مەبەستمەیە کە تەنها مەبەستان لە جوتیارانە یان ئەو خانمانی کە پێشتر ئاماژەت پێکردوتت لەوێ بەرهەمەکانیان ئەو کەلوپەلانی کە بەدەستی خۆیان دروستیان کردو لەوێ بەرهەمەکانیان دەفرۆشن. مەبەستت ئەوانە کە ئەگەر ڕێکاری تەندروستی نەگرنە بەر غەرامە دەکرێن یاخود هەر هاوڵاتیەک کە بێوێت سەردانی ئەو فستیڤاڵە بکات ئەگەر دەمامک دەستکێش ڕێکاری تەندروستی نەگرێتە بەر ئەویش غەرامە دەکرێت؟ ڕاستەکەی ئێمە بۆ دوکاندارەکان یاخود بۆ فرۆشیارەکان و ئەو جوتیارانی کە بەشداریەکان ڕێکاری تەندروستیەکانمان زیاترتون کردەوە چونکە مەتوانین لەگەڵ ئەمانە زیاتر ڕیم بکەین. بەڵێ هێزی ئەمنیمان لەگەڵە و لە بەردەرگاکانە هەموو نقطەکان دانراون و هەموو کەسەوە دەمام کۆ بەشداری بکە. بەڵام خۆ دەزانی پێشانگایکی گەورەیە و وە فستیڤاڵێکی فراوانە و ژمارەی زۆر بەشداری خەڵک بەشداریەکە لەبەرەوە ئێمە ناتوانین بەڕاستی هەمووی کۆنتڕۆڵ بکەین و هەموو کەسێک پابەند بکەین بەوەوە. بەڵام ئێمە ڕێنمایی بڵاوەکرێتەوە بە بەردەوام فرۆشە دابەشەکەی بەسەر بەشداربوانە
لە هەر سێ دەرگای سەرەکی کە خەڵک داخڵە بێت تاقیم جیاز تاقیمدانراوە و بە کوحول هەموو بەشدابوویەک بڵێم کوحولپژێر نەکرێت بۆ دەمامەتی پێدا بۆ دابن نەکرێت و لە هەموو سەرمێزە بەشدار بۆکانە پێویستە جێڵی تاقیم هەبێت بۆیە ئێمە ئەو پارێکە وەرمان گرتووە تەنها لە دوکاندارەکانماوە گرتووە وەکو مەرجی پابەرمبوو بە ڕێنمایی تەندروستیەوە. زۆر باشە. بڕێر لە سەر ئاستی باڵا کێ بەشدار بێت لە کردنەوەی فستیڤالەکەدا؟ بەڵێ لەسەر ئاستی باڵا ئێمە کۆمەڵە جێمان داوت کردووە هەر لە سەرۆکاتی پەرلەمان و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیت کشتتوکاڵ ئەوەی کە تا ئێستا وەڵامی لێ جێڕایەوە یعنی دڵنیان کە جەنابی وەزیری کشتتوکاڵەکە سپانسە بڵێم پشتی تاوای ئەو فستیڤالەکە ئەمساڵ کراوە تێچۆگەی گرتە ئەستەوە هەروەها بڕێوەلاتی ئەمە ئەم چالاکی بیر باومان لە یاد بێت تۆڕ ڕێکخراوەکانی هەڵەبجە بەڕێوەلاتی گشتی کشتتوکاڵی هەڵاجە پێکەوە سازەکان و لەژێر چاودێری خودی وەزیری تەندروستیە بۆ ئەف وەزیری کشتتوکاڵە بۆ وەزیری کشتتوکاڵ خۆی ئامادە بێت. بەڵێ کاک فەرهاد باس لە ڕێکاری تەندروستی کرد کە ئەمساڵە بێ ڕێکاری تەندروستی بگیرێتە بەر کە ئەمەش جیاوازیەکە لە نێوان ئەمساڵ بۆ ساڵانی ڕابردوو کە فیستیڤاڵی هەنار دەکرا بزانین بەدەر لە ڕێکاری تەندروستی گرنگترین ئەو جیاوازیانە چین کە فیستیڤاڵی ئەمساڵ جیاوازترە لە ساڵانی ڕابردوو. وەڵام با ڕازگویانە پێتان بڵم ئەمساڵ ئێمە نەمانتوانی کۆمەڵە بەرنامەدا هەوڵی فستیڤالەکە بکەین بەهۆی ئەم ڕێکارە تەندروستیانەوە و بەهۆی ئەو بارودۆخەی کە بەسەر کوردستانە لە ڕووی داراییەوە هاتووە جینا ئێمە لە بەرنامان هەبوو فستیڤالەکە زۆر فراوانترکەین لەمەکە ئێستا هەیە کۆمەڵە چالاکی هونەری و کولتوری و کەلەپوری و ڕۆشنبیری داخڵکەین بەڵام بەهۆی ئەم ڕێکارە تەندروستیانەوە هەموویمان واز لێهێنا بۆیە ئەمساڵ دەتوانین بڵێم فستیڤالەکە وەکو ساڵانی پێشوو ئەچێت بەڕێیا ژمارەی تەناژمای دوکانەکان زیادی کردووە و ئامادەکاریەکان جوانترە لە ساڵانی پێشەوە لە ڕووی هونەریەوە و چاوەڕێی ژمار بەشدابووی زیاتر ئەەکەین ئەجینا ڕاستیەکەی خاڵێک کە بڵێن ئەمساڵ زیادی کردو لە چاو ساڵانی پێشەوە نیمانە بۆی ئەو ڕێکارە تەندروستیانە وەزعی دارایی خەڵک. کاک فەرهاد ئێوە جوتیاران فرۆشەرەتەن ئاگادار کردوتەوە کە ینی دیاریکراوە کە چ جۆرە کاڵایەک بفرۆشن لەو پێشانگایەدا یاخود دەتوانن هەموو کاڵایەک بفرۆشن؟ نه دیاری کراوە ئەو بەروبوومانەی کە بەروبوومی ناوخۆی ئەبێ بفرۆشرێت هە لە بەروبوومی کشتتوکاڵی هەتاوەکو بەروبوومی جوانکاری هەتا بەروبوومی کاری دەسیەتا هەتا خۆراکانیش یعنی ئێمە ئەوەی کەشتی دەرەوەی هەرێم بێت و خۆماڵی نەبێت ناڵین بەشداریکە بۆ هێشتەکان ئێمە جوتیارەکانمان کە ئاگادار کردووە پێویستە لە سەریان کە بەروبوومەکە تەندروست بێت لە مەرجانە ئێمە بگوت باسمان کرد لە سەردا بڕێک پارەمان لە هەموو بەشدا وەرگرتووە لە بەرامبەر پابندکردنیان بە هەندی خاڵەوە یەکێک لەوانە پێویستە خوارد ئەو خواردنەی کە پێشکەشی وڵاتیانەکەن لە ڕووی کوالیتی و کوالیتی بێ لە ڕووی نرخ و نرخەکەش و گونجاوێ لەگەڵ فستیڤالەکەیە. زۆر باشە کاک فەرهاد با بینە سەر گرنگی ئەم فستیڤالە بزانین ساڵانە کە ئەم فستیڤالە ئەنجام دەدرێت گرنگی ئەم فستیڤالە چیە سەرباری ئەوەی کە دەزانین کە گرنگێکی باشی بۆ جوتیاران هەیە کە ئەتوانن بەرهەمەکانیان لە ڕێگەی بوونی ئەم فستیڤالانەوە ساخ بکەنەوە ئەمەش ساختکردنەوە کە بۆ بەرهەمی ناوخۆی بزانین گرنگی ئەم فستیڤالانە چیە کە ئێوە ساڵانە هەڵدەستن بە ئەنجامدانی یاخود سازدانی ئەم جۆرە فستیڤالان. ڕاستەکەی ئێمە فستیڤاڵی هەنار کە ساڵان سازمان کردووە چەند ئامانجێکمان هەیەکێ لەوانەوەکو جەنابەت ئاماژەت پێکرد بابەتی بە بازاڕکردنی بەروبوومە دیارە ئێمە زانین کە جوتیار کەمترین سوودمەندە لە بۆ بەروبوومەی کە بەدەستی خۆی بەرهەمیهێنێت چونکە ناتوانێت ڕاستەخۆ بە کڕیاری بفرۆشێتەوە بە دەستی دوو ئەگاتەوە کڕیارواتە سێ دەزەگات تاگاتە کڕیارەوە بۆیە جوتیار بە نرخێکی زۆر ڕەمزی بەروبوومەکەی ئەفرۆشێت بەڵام ئەوەی کە فرۆشیار لە بازارە ئەوان زیاتر قازانێت بۆ ئێمەیەکێ لە بەستەکەمان ئەوە بوو کە ئێمە بتوانین ڕاستەوخۆ جوتیار و کڕیاریان بەرهەمێنەر و بەکارهێنەر بگەنین بە یەک ئەمە یەکێکە لە ئامانجەکان یەکێکە لە ئامانجەکانمان ئەوەیە کە لە ڕووی گەشتیاری و خەڵکی زیاتر ڕوو لە هەڵەبجە بکە کەمە خۆشبەختانە ساڵی ڕابردوو بە پێوداتای کە لە بەردەستمانە 20,000 کەس لە دەروی هەڵەبجەوە سەردانی فستیڤاڵەکەی کردووە کە ئەمە بازاڕگەرمی بۆ خەڵکە سازەکە و لە ڕووی گەشتیاریەوە ناوچەکە بەخۆترەکات کە خۆی ناوچێکی گەشتیاریە و پایزی هەڵەبجە بۆ خۆیشی یعنی بەشێکە لە جوانی فستیڤاڵەکە کە واکە کە خەڵک ڕووکاتە ناوچەکە خاڵێکی کە ئێمە ئەم کاری بۆ ئەنجامەدەین بریتە لەوەی کە بیکەین بەنەریت لە هەموو شارێکە هەر بەروبوومیان هەیە بۆ بەروبوومی خۆیان چالاکی سازکەن سرنجی گەشتیار ڕاکێشن ئێمە بە پێی بڵێن لە دوانی جوتیاران و لایانی پەیوەنددار دوای فستیڤاڵی هەناری هەڵەبجە چۆتە قۆناغێکەوە زیاتر ناسێنراوە بە خەڵکی کوردستان پێشتر خەڵنێزانی هەناری هەڵەبجە و هەناری سووری و هەناری ئەمریکی و هاوردە و بەرهەمی ناوخۆیی لە یەکجیاکاتەوە بەڵام خۆشبەختانە ئێستا
یعنی بەدەر لە فستیڤاڵی هەنار وەرە هەڵەبجە و ڕۆژانە دەیان و سەدان ئۆتۆمبیلی دەروی شارەکانی دەروی هەڵەبجەیەت و یەتە هەڵەبجەوە بۆ کردنی بەروبوومی هەنار و خەڵک ئەگەڕێتەوە زۆر بەش ئامانجی فستیڤاڵەکەی. کاک فەرهاد بەشێک لە جوتیاران گلەی و گازندەی ئەوە دەکەن کە بەرهەمی هەناریان لە ئالوەکاندا کیلۆی بە 250 دەکڕێت بەڵام ئەم جۆرە فستیڤاڵان دەتوانن بۆ نرخی کە خۆیان دەیە بیفرۆشن بەرهەمەکانیان پێت وایە کە زیادکردنی ڕۆژەکانی بەردەوامی فستیڤاڵەکە باشتر بووی کە ئەمە قسەی زۆرێک لە جوتیارەکانە کە من دەیکەم کە بۆی کە بتوان چەند ڕۆژێکی دیکە بەردەوامن لە فستیڤاڵەکە و بەرهەمەکانیان بفرۆشن واتە چەند ڕۆژێکی کەتان بۆ ئیزافە بکردایە لە فستیڤاڵەکەدا. ڕاستە فەرمید ئێمە فستیڤاڵ ساڵی یەکەم و دووەم تەنها یەک ڕۆژ بوو دواتر کردمان بە 2 ڕۆژ و ئەمساڵ لەم ساڵا کردمانە بە 3 ڕۆژ. یەکێ لە ئامانجەکان ئەوەیە کە زیاتر دەرفەت بە جوتیار بدرێ بەروبوومەکەی ساکاتەوە. الحەمدوللا ئەوەی کە جوتیارەکان بۆ ئێمە باسەکەن ساڵانی پێشوو باشترین دەستکەوتیان هەبووە کە ڕاستەوخۆ و جەنابەت و خەبەرهەمەکەی نابێتە معلوەوە لەوێ بە هەر سعرێکی بازاڕیان سعرێکی زۆر خوا بیفرۆشێت لێرە ڕاستەوخۆ بە فرۆشیارەکان بە کڕیارێک ئەفرۆشێت. بۆیە ئێمە لە بەرنامانە هەیشڵا بەرنامە فستیڤاڵ زیاترکەین بەڵام ئەوەی ژەکەیتە سەر ئیمکانەت و توانای مرۆیی و مادی ئێمە چونکە ئێمەش توانە هەم توانە مرۆیەکەمان محدودە هەم توانە مادیەکەمان زۆر زەعیفە یعنی ئێمە گەر ساڵان سپۆنسەرمانە بێنێت و ئێم چالاکیە ساز بکەین بۆیە ئێمە گەر بێت و ئەم دوو گرفتەمان چارەسەر بێ ئێمە توانین بیکەین یعنی پێشانگاکە فستیڤاڵەکە لە جێی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ بیکەین بە هەفتەیەک بەردەوامی پێ بدرێت. باش کاک فەرهاد باست لە لایەنی مادی و توانای خۆتان کرا هیچ لایەنێکی بەرپرس هاوکاریەوەی کردووە لە ڕووی مادیەوە بێت بە هەر شێوازێک بێت هاوکاریەوەی کردو لەکردنەوەی ئەم فستیڤاڵانەدا یاخود ئێوە تەنها خۆتان چەند چالاکێکن هەڵدەستن بە ئەنجامدانی ئەم فستیڤاڵان؟ ئێمە خۆشبەختانە کەم ساڵ 6 ساڵە فستیڤاڵی هەنار سازە دێت 5 ساڵێن بە ئەم ساڵەوە وەزارەتی کشتوکاڵ یان تێچۆگەی گرتە ئەستۆی خۆیەوە یان سپۆنسەری بە پایاکردین ساڵ ڕابردوونە بە ئەشکالێک دروست بوو. ئەم ساڵی ژەمەکە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی کشتوکاڵی هەڵەبجە پێکەوە فستیڤاڵە ساز دەکەین بڵێن وەزارەتی کشتوکاڵ تێچووی فستیڤاڵەکەی گرتە ئەستۆوە بۆیە ئێمە ئەلحەمدوللا ئەگەرچی هەندێک زۆر جار دووە ئەکەوین لەوەی کە سپۆنسەرەکان و یاخود پارەمان دەستکەوێت بەڵام لە بابەتی سپۆنسەرکردنا حتا ئێستا گرفتێکیمان بۆ پێش نەهاتوو ئەوەی داواکاری ئێمە بۆ تقریباً بەشێکی زۆری پیا بووە بەڵام ناکوێت لە چاو تموحی ئێمانەیە کە ئێمە فستیڤاڵەکە یعنی لە ڕووی نەوعیەوە جۆرێکی کەوێ بەڵام ئەلمویم ئێمە توانین شەکە بەڕێوە بەرین سپۆنسەرمان هەتا ئێستا بوو ئەم ساڵ وەزارەتی کشتوکاڵ تێچۆگەی گرتە ئەستۆی خۆی سوپاسێکن هەروەها جەنابی پارێزگاری هەڵەبجە ئەویش بڕێکی باش هاوکاری کردوین لە ڕووی مادی و لە ڕووی معنەوی بە هەموو جۆرە لە پشتمانەوە خۆی سەرپەرشتی کارەکەی. کاک فەرهاد لە ساڵانی ڕابردوودا ئەم فستیڤاڵە بۆتە هۆی ئەوەی کە بەرهەمی هەناری هەڵەبجە هاوردەی شارەکانی دیکەی ئێرا یاخود دەرەوەی عێراق بکرێت؟ بەڵێ ئێمە لە ساڵی ڕابردووە یان لە ساڵانی ڕابردووە چەندین بڵێن خەڵک هاتووە لە هەڵەبجە لەگەڵ باخەوانە فەلاح بڵێن معاملەی کردووە باخی کڕیوە وای کردو کە بەروومەکان وەرگرن و بیبەنە دەری هەڵەبجەوە یاخود خەڵک هاتووە ڕاستەقۆڵێر هەناری بردووە. خۆشبەختانە ئەم ساڵیش هەنگاوێکی کاڵە دەستی پێ کردویش نردنی هەنارە بۆ وڵاتانی دەرەوە لە ڕێی کۆمپانیایەکی هەڵەبجەیەوە بۆی ئەمانە بۆ خۆی هەمووی ئێمە بەدەستکەوتی زانین بۆ فستیڤاڵ و بۆ چالاکیەکانی فستیڤاڵ. کاک فەرهاد لە پارێزگای هەڵەبجەدا تەنها یەک ئامێری ساردکردنەوە هەیە بۆ هەڵگرتنی بەرهەمەکانی ئەو پارێزگایە پێتان وانە کە لە ئێستادا جوتیاران یاخود خۆتان وەکو ئامادەکاری فستیڤاڵەکە داوا لە وەزیری کشتوکاڵ بکەن کە خۆتان دەبینن ئەو کێش و گرفتانی کە لە بواری کشتوکاڵدا هەن لە هەڵەبجەدا بۆتان دابین بکرێ بە تایبەت لەوەی کە یەک بەڕاد یاخود یەک سارکردنەوە لەو پارێزگایە کەمە بۆ ئەو هەموو بەرهەمەی کە لەو پارێزگایەدا هەیە. من ڕاست فەرمید یەکێک لەو گرفتە گەورانی کە ڕوبەڕووی جوتیارە بێتە نەبوونی ساردخانەیە بۆ هەڵگرتنی بەرووبوومەکان کە ئەمە گرفتێکە ئێمە چەند ساڵێکە قسەمان لەسەر کردووە چەندی دەرمان لەگەڵ وەزیرەکانی کشتوکاڵی پێشوو ئێستا ئاساس کردووە بۆ فستیڤاڵ هێنار یەکێک لەو خاڵە ئاماژەمان پێ کردو ئەوەیە بەڵام تر بە بیانووی قەیرانی دارایی ئەوانش بیانوویەکی شەریحان بەدەستوێ یەکە ئەو بابەتە خۆکارە بۆی کە ئەوان ناتوانن بەڵام شەوی ڕابردوو یان دوو شەوی لەم شەوانەی ڕابردووە من گوێم لە پرسیژووری بازرگانی سلێمانی بوو کە ئەوەی خەرارمان داوە کۆمەڵێک بەڕادی چاک لە سنووری پارێزگای هەڵەبجە بکەین چاوەڕێکین ئینشەڵا بۆ ساڵی ئایندە ئەم بەڕادانی بکۆنە ئیشەوە ئەو گرفتە سەرەکی جوتیاران حەل بکرێت چونکە ئێمە زانین بەرووبوومی هەنار لە یەک کاتی دیاریکراوە پێگات و لەو کاتا خێتە بازاڕەوە ئەمە ژواکان نرخی هەنار دامەزێت بەڵام ئەگە بەڕادێک هەبێت کابرا یعنی جوتیار بەرووبوومەکەی خۆی تا هەڵگرێ وردەی خاتە بازاڕەوە ئەمە ژواکە سعیدی هەنار بە یەک جاردانە بۆزێتە خوارەوە و سعید لە ئاسێکا بۆسێت و جوتیاریش سادی باشتر بکات.
بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز فەرهاد قادر ئەندامی لیژنەی ئامادەکاریەکانی شەشەمین فیستیڤاڵی هەنار لە پارێزگای هەڵەبجە. سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانیاریەکان. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. بەرهەم ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە، بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە، بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە. وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە، ناوی مارکە ئەسڵیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت. بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە. گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە. بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات. زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC37 ئارامی و دڵنیایی. ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کوشتێکی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. 7 پەرلەمانتاری کورد لە پەرلەمانی عێراق یادداشتێک گاڕاستی سێسەرۆکایەتیەکەی عێراق و ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی و نێردەی تایبەتی سکرتێری نەتەوە یەکگرتووەکان لە عێراق دەکەن. ئەو پەرلەمانتارانە ئەو لایەنانە لە بەکارهێنانی دامەزراوە ئەمنی و هەواڵگریەکانی هەرێم لە ململانەی حیزبی و شەخصیەکان بۆ سەرکوتکردنی خەڵکی ناڕازی ئاگادار دەکەنەوە کە بە پێشاتێکی مەترسیدار ناوی دەبن. ئەو 7 پەرلەمانتارە کووردە لە یادداشتەکەیاندا نووسیویانە ئەنجومەنی یاسایشی هەرێم 5 ئەندامی هەیە کایەکێکیان ڕاوێژکارە و سەرۆکایەتی ئەنجومەنەکە دەکات و سەر با سەرۆکایەتی هەرێمە، بەڵام ماوەی ساڵێک زیاترە ئەم ئەنجومەنە بێ ڕاوێژکار و سەرۆکەکە ئەوەش بەهۆی ململانەی ناوخۆی پارتی دیموکراتی کوردستانەوەیە. ئامانج لەو یادداشتەش ڕێگریکردنە لە بەکارهێنانی دەستگا ئەمنی و هەواڵگریەکانی کوردستان لەلایەن حیزبەکانەوە بۆ مەبەستی ململانەی ناوخۆیی و سەرکوتکردنی دەنگە ناڕازیەکان.
هەروەها داوای پێکێنانی لیژنەیەکی لێکۆڵینەوە دەکەن بۆ دەرخستنی ڕاستیەکان. ئەو حەوت پەرلەمانتارە پێگاتون لە ئەحمەدی حاجی ڕەشید و غالب محەممەد و یوسف محەممەد، یوسرا ڕەجاب، هۆشیار عەبدوڵڵا و ڕێبوار کەریم و سەرکەوت شەمسەدی. بەپێی ئامارە فەرمیەکان نزیکەی 1,600,000 کەس لە عێراق بێکارن و وەزیری کار و کاروباری کۆمەڵاتی عێراقی ژاشکرای دەکات 24,000 کەس سەرباری وەرگرتنی موچە لە حکوومەت موچەی دەستەبەری کۆمەڵایەتیش وەردەگرن. عادل حاشوش وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی عێراق ڕایگەیاند ڕێکارەکانی بنەبڕکردنی دوو موچەی لا وەزارەتەکەیان بەردەوامە. لە تازەترین هەوڵیاندا نزیکەی 24,000 کەس ئاشکرا بوون کە موچەیەکی دیکەشیان هەیە جگە لە موچەی دەستەبەری کۆمەڵایەتی. عادل حاشوش وتیشی بابڕێنی موچەی دوو موچەیەکان توانراوە لەمەوەی ڕابردوودا نزیک بە 8 ملیارد دینار بگەڕێنرێتەوە بۆ خەزانەی دەوڵات. وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی عێراق ئەوەشی ئاشکرا کرد بەپێی ئامارە فەرمیەکان زیاتر لە 1,600,000 هاوڵاتی بێکارن کە بەشێکی زۆریان هەڵگری بڕوانامەی باڵا. وەزارەتی دارایی عێراق بەڵێنیدا چینی خانەنشینان لە کاریگەری و لێکەوتەکانی قەیرانی دارایی بپارێزێت. وەزارەتی دارایی عێراق لە بەیاننامەیەکدا جەخت لەسەر پاراستنی چینی خانەنشینان لە کاریگەریەکانی قەیرانی ئێستای دارایی دەکاتەوە. وەزارەتی دارایی دەڵێت گفتوگۆ لەسەر میکانیزمی کاراکردن با سندوقی خانەنشینان کراوە بە جۆرێک کە بتوانێت مافی سەرجەم خانەنشینان بپارێزێت. بۆی گەندەڵی دارایی و شەڕی داعش ماوەی چەند مانگێکە قەیرانی دارایی لە حکوومەتی مۆستەفا کازمی سەریاڵدا و ترسی دواکەوتنی موچەی فەرمانبەران لە ئارادایە کە حکوومەت بۆ پڕکردنەوەی ئەو قەیرانە داراییە پەنا بۆ قەرزی دەرەکی و ناوخۆی دەبات. لە ئێستاشدا وەزارەتی دارایی دەیەوێت زامنی موچەی خانەنشینان بە کاراکردنەوەی سندوقی خانەنشینی بکات. لە ترسی بایکۆتی کاڵای وڵاتەکەی لە تورکیا ماکرۆن پەنا بۆ یەکێتی ئەوروپا دەبات. ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا دژی بایکۆتی کاڵای وڵاتەکەی لە تورکیا پەنای بردوۆتە بەر یەکێتی ئەوروپا و گلەی ئەوەش دەکات. ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا بێڕێزی بەرامبەر کردووە کە باسی گرفتی دەرونی کردووە. جایەتیەکانی ماکرۆن بۆ ئیسلام و بێڕێزیەکانی بەرامبەر سەروەرمان محەممەد درودی خوای لەسەر بێت. جیهانی ئیسلامی بەتایبەتیش چەند سەرکردەیەکی باڵای وڵاتانی هێناوەتە دەنگ و هەڵمەتی بایکۆتی کاڵای فەڕەنسیش لە زۆرێک لە وڵاتان دەستی پێکردووە. ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا دژی سوکایەتیەکانی ماکرۆن بە ئیسلام هێرشی کردە سەر ماکرۆن و بە نەخۆشی دەرونی ناوی برد. هەڵمەتەکانی بۆ پشتگیری لە ئیسلام پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت لە سەرتاسەری جیهان بەردەوامە و بایکۆتی کاڵای فەڕەنسیش گەورەترین زیان گەیاندنە بە ئابووری فەڕەنسا کە ماکرۆن ناچار بە داوای لێبوردن بکات لە موسڵمانانی ئیسلام. ڕۆژنامەیەکی بەریتانی بڵاوی کردەوە ماڵپەڕی کەمپینی هەڵبژاردنەکانی دۆناڵد ترامپ هاک کراوە. ڕۆژنامەی ئیندیپێندنتی بەریتانی بڵاوی کردەوە لەسەر ماڵپەڕی هەڵبژاردنەکانی دۆناڵد ترامپ نووسراوە ئەم ماڵپەڕە دەستی بەسەردا گیراوە کە ئەوە واتە هاک کراوە. هاکەرەکان کە تا ئێستا ئاشکرا نەکراون کێن و لە چ شوێنێکەوە هاکیان کردووە لەسەر ماڵپەڕەکە نووسیویانە ئەم ماڵپەڕە دەستی بەسەردا گیراودا بەشێکی دیکەی نووسینەکانیاندا نووسیویانە بەسیەتی بڵاوکردنەوەی درۆ ڕۆژانەکانی دۆناڵد ترامپ بەپێی زانیاریەکانی ڕۆژنامە بەریتانیەکە بەرپرسانی کەمپینی دۆناڵد ترامپ وتویانە زانیاریکی هەستیار دەسەی پێ نەکرا و لە ماوەیەکی کەمدا ماڵپەڕەکەیان لە هاکەرەکان وەردەگرنەوە. لە بڕیارێکی چاوەڕوان نەکراودا سەرۆکی یانەی بەرشەلۆنە سەرجەم میدارەی یانەکە دەستیان لەکار کێشایەوە. تۆڕی میدیایی بین سپۆرت هەواڵەکەی پشتڕاست کردوێتەوە و ڕایگەیاند شەوی ڕابردوو ئیدارەی یانەی بەرشەلۆنە کۆبووەتەوە و تێیدا جۆزێپ ماریا بارتۆمیۆ سەرۆک و سەرجەم ئەندامانی ئیداریانەکە بە بڕیارێک دەستیان لەکار کێشایەوە. ئەگەرچی تاوەکو ئێستا یانەی بەرشەلۆنە بە فەرمی هیچ شتێکی بڵاو نەکردێتەوە بەڵام بین سپۆرتی ئیسپانی جەختی لە ڕاستی هەواڵەکە دەکاتەوە. دەست دەکات کێشانەوەی بارتۆمیۆ و ئیدارەیانەکە لە دوای کێشە ئیداریەکانی یانەکە لە وەرزی ڕابردوودا و هەروەها بەردەوامی ئەنجام خراپەکانی یانەکە لە وەرزشدا و دۆڕاندنیان لە دوایین یاریدا بەرامبەر ڕیاڵ مەدرید دێت. کێشە ئیداریەکانی یانەی بەرشەلۆنە ماوەی 2 ساڵە سەریان هەڵداوە بەڵام بڕیاری جێژنی یانەکە لەلایەن لیۆنەل میسیەوە کێشەکانی گەیاندۆتە لوتکە. هەواڵەکانتان پێشکەشکرا پاژناوڕێک بگەڕێنەوە لاتانی لەگەڵتان بەردەوام.
بینەرانی عزیز لە تەوەری دوین بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە گەرچی زۆرێک لە بەڕێبەرایەتەکانی پەروەردەی سلێمانی داوایان لە مامۆستایان کردووە کەوانەوتنەوە لە خوێندنگاکان دەست پێ بکەنەوە پرۆسی خوێندن دەست پێ بکەنەوە بایکۆت بشکن بەڵام بەشێکی زۆر لە مامۆستای ناڕازی بەردەوامن لە بایکۆت و داوا دەکەن کە 30 ڕۆژجارێ موچەکەیان پێ بدرێت و لەگەڵیشیدا ئەم لێبڕینە نەمێنێت وە سیستەمی خوێندنی ئۆنلاین کۆتایی پێبێنێت داوا دەکەن دوای ئەو داواکارانیان کە جێبەجێکرا پرۆسی خوێندن دەست پێ دەکەنەوە بزانین کێشە و گرفتەکانی مامۆستایان بەکوێ گشت و ئایا تاکەی بەردەوام دەبن لە بایکۆتکردنی خوێندنیان بۆ قسەکردن و گفتوگۆی زیاتر لەو بارەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا بێخاڵ عەلی ئەندامی ئەنجومەنی مامۆستای ناڕازی ماکردووە مامۆستا زۆر بەخێر بێ سپاس کەمانی بەرنامەکەمان مامۆستا لە ماوەی ڕابردووشدا ئێوە چەندین داواکاریتان هەبووە چەندین مامۆستای ناڕازی هەبوون کە لەو دۆخە ناڕازی بوون و بایکۆتیان کردووە بەڵام بێباکی حکوومەت دەر بەردەوام و ئێوەش ڕێکاری دیکە چییە بیگرنە بەرکە کۆتایی بەم چارەسەر ئەم کێشەیە بێت وە داواکارەکانتان جێبەجێ بکرێت سپاسانەکەم بۆ بەرنامەکەتان و میوانداریتان بەڕاستی وەکو خۆتان ئاگادارن تقریبی هەو بۆ 7 ساڵێک گەچێمە کێبەرکێمانە لەگەڵ حکوومەتە ینی یاریکردن بە عقلی خەڵک یاریکردن بە سلکی پەروەردە یاریکردن بە هەموو موچە خۆران لە کوردستانە چەندین جارێ من ناڕزایمان دەربڕێ خۆ پیشاندان کراوە بایکۆت کراوە خێمەمان هەڵایانی زۆربەی ڕێگاکانمان گرتووەتە بەربەست بەوەی بگین بە ئامانجی خۆمان بەڵام گەورەترین کێشەی کە تووشی مامۆستا و تووشی موچەخۆر بۆتە ئەو بووە کە تەبا نەبووینە یەک هەڵوێز نەبووینە بەداخەوە هەتا ئیستەش ئەم دەردە کوشتوینی ینی زۆربەی کات کە ئێمە بڕیارێکمان ناوە با بڕیارەکە کەوتمانە گشتی و هەمووی بەڵێنی ئەو یا دوای سێرەی دوای ماوەیەک یا بە فشار بووە یاخود بە موچەیە وەرگرتنێک بووە سێرەی مامۆستایان پشتێتەکەن موچە خۆران پشتێتەکەنەوە چۆن شوێنی خۆیان بۆی ناگەین بە ئامانج ئێستاش بە هەمان شێوەیە تقریبان ڕاستە ئێستا زۆربەی مامۆستایان لە بایکۆتایە خۆرسکانەیە ینی ئەنجومەنی مامۆستایان ناڕازی خۆی نەکرێ بە خاوەنی بەڵکو پشتیوانی مامۆستایانەکە لە بایکۆتکردنەکەیەوە یەکێتی مامۆستایان لەگەڵمانانن لقی سلێمانی ئەوانیش بەردەوامن لە بایکۆت و سوپاسی هەڵوێستیانەکەن و بە بەیاننامە بڵاومان کردوەوە کە ئێمە هەڵوێستی لەگەڵ یەکێتی مامۆستایانە وەکو ئاگادارن ئێستا ئەنجومەنی مامۆستایی ناڕازی هەموو ئەنجومەن و ڕێکخرا و ئەو گروپانی کە هاتبوونە سەرجادە و جیا بووبوون و ئێستا هەمووی بۆ تۆبەیەک لە ژێر ناوی ئەنجومەنی مامۆستایی ناڕازی هەمووی بەیەکەون داوا لە داکۆکیەکانێکی مافەکانی خۆیان داکۆکیەکە لەسەری کە بگەن بە ئامانجەکانیان بەڵام بەڕاستی هەر بە ئەنجومەنی مامۆستا و بەیەکیتی مامۆستایان ناکرێت ئەبێ مامۆستای خۆیان خاوەنی خۆیان بن خاوەنی هەڵوێستی خۆیان من کاتێ من موچەم نادرێتێ دوو مانگ جارێ موچەم ئەداتێ یاخود چەند مانگێ موچە ئۆخوا یاخود لە ساڵ چەندی لێ بڕێ هەر مانگێ بە بیانەوە بە تایبەتیشکە کرا بە ڕسمی بەداخەوە لە پەرلەمانە کە خەڵک زۆر ئومێدی هەڵچنی بوو بە کۆمەڵی حیزب بەداخەوە سێرەکەی ئێستا هەمووی بڕیاریان ناو پشتیان لە خەڵکەکەی خۆیان کرد پشتیان لە دەنگدەرانی خۆیان کردووە بۆیە من بە مامۆستایان ئەڵێم خۆرسک کە ئێماڵی خۆرسکانە بایکۆت کراوە خاوەنی خۆی بێت داوای مافی خۆی بکات تا ئەگا بە ئامانجی خۆی زۆر باشە کەواتە خۆشت ئاماژەت بەوە کرد کە ماوەی 7 ساڵە خۆپیشاندانەکەن لەگەڵ مامۆستایان هەموو ڕێگەیەکتان گرتوێتە بەر هیچ ئەنجامێکی نەبوو کەواتە وەکو مامۆستایانی ناڕازی هیچ بیرتان لەوە نەکردوێتەوە کە ڕێگەیەکی تر بگرنە بەر بۆی بگەن بە ئامانجەکە بەدڵنیا ڕێگەمە زۆر تاقی کرێتەوە یەکێ لە ڕێگاکان کۆکردنەوەی واژۆکان بوو هەلێرە لە بەرنامە لەگەڵ بەڕێستیان کاکدانیارە قسەمان کرد لەسەر و بابەتە ئێستا ژەرماوە چەند مانگێ ئێمە بەردەوام کۆنتاکمان هەیە لەگەڵ بەغایەکە چ کاتێکمان بۆ دابنرێکە ئێمە بچین لەگەڵ وڵی ئومێدیان ناوێتە ئینشاڵا بە زووترین کادەچین سەردانەکە ئاکرێ ئەم واژۆنە کۆکراوەتەوە تقریبی سەر و 20,000 واژومان کۆ کردوتەوە ئەیبێن لەگەڵ بەرپرسانی بەغای عنی ئەگەر هیچیشمان پێ نەکرێ ئەمەش فشارێک بێت لەسەر حکوومەتی هەرێم بەڕاستی ینی ڕێگانەماوە نەگیرێتە بەر لەگەڵ ئەم حکوومەتەیە بەڵام یعنی بەڕاستی لاری حکوومەتی وە لە مێژووە دروست نەبووە لەگەڵ میلەتەکەی خۆیان لەو 20,000 واژوویە کە کۆتان کردەوە هیچ مامۆستایانی هەولێرتان لەگەڵ یاخۆتە ناسنووری پارێزگای هەڵەبجە و سلێمانیە مامۆستای دهۆکی تیا هەولێری تیا زۆربەی ینی شارەکانی شار و شارۆچکەکانی کوردستانە زۆر باش ئەبینین کە نۆخبەیەکی کەمی مامۆستایان ئەچنەوە هۆڵەکانی خوێندن و ئەم بایکۆتەشکێن ڕێژێکی زۆری مامۆستایان ناڕازین لەگەڵەوەی هاوڕان کەواتە هۆکاری ئەمە چییە کە ناگەن بە ئامانجێک ئایا بێباکی حکوومەتەکە ئەم نۆخبە کەمەی مامۆستایان ئەتوانن فراغی ئێوە پڕ بکەنەوە
بەدڵنیای بەشێکی سەرەکیەوەی کە بێباکی حکوومەتە لە موچەخۆر و بە تایبەتی سلکی پەروەردە یعنی وامان لاتەوە هەموو خەڵک قەناعەتەوەی بە دروست بکە حکوومەت خەڵکی خوێندەواری ناوێت چینێکی ئەوێت کۆیلەی ئەو بێت چینێکی ئەوێت کە هەرچێکی سەری بۆ بلاقێنێ هیچ قسەنەکە هیچ ڕاستیەکان نەزانێ بێ ئاگا بێ لە هەموو شتێکە ئەوەیکە بێ ئاگا بێ لە دزی و گەندەڵ و فەسادەکانی کە لە وڵاتە ڕۆایە بۆیە حەزی لە خوێندەوار نییە بەدڵنیایە یعنی ئەوەی کە غەدری لێکراوە گەورەترین خەڵک لە ئیستا قوتابی گوندەکانە یعنی لە هەموو شتێ مەحروم کراوە هیچ شتێکی نییە هیچ مافێکی نییە باسی ئۆنلاین بۆ کامل لە لادەکانە ئۆنلاین یعنی چی دەکات لە ناو شاری شەکێشی گەورەی ناوەوە بە تایبەتی تر لە گوندەکان ینی خوێنکار سێرەکی لە ماڵێکە 5 خوێنکاری هەیە کاتێ ئامادەیتان تێدا بە شێوەی ئۆنلاین نەخێر هەرگیز ئامادەیمان تێدا نییە ئەگەر بەڕێوبەری گشتی یاخود وەزیری پەروەردە بەڕاستی خەمخۆری خوێنکار و سلکی پەروەردێ واز لە ئۆنلاین بێنێت زۆر باشە مامۆستا لێسەدا بۆ کردنەوەی خوێندن و وانەوتنەوەی مامۆستایان ئەوەی من بزانم بیستی بێتم فشارێکی زۆر لەسەر مامۆستایان هەیە لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە کە دەست بە خوێندن بکەن دەست بە پرۆسی وانەوتنەوە بکەنەوە ینی کەسی وا هەبوو کە ئاگاداری ئەو بابەتن کە فشاریان لێ بکرێت مامۆستایان تا ئێستا بە ڕاستەوخۆی فشار نییە بەڵام بێمنەتیانەکەن بڵێن بۆ نمونە بەڕێبەرەکان کۆبوونەوەکەن بە مامۆستاکانیان ئەڵێ کێ هێتەوە نای خۆی بنووسێ ئامادەیەکە ئامادەی بۆ داوامکردن کێش نایەتەوە دوای کە ئیجراعاتمان کرد گلەیی مەکەن یعنی ئێمە سوکە تەهدیدێکە بەڕاستی بە شێوازێکی جوان مامۆستا باس لەوە کرا کە وتراوە ئەو مامۆستایانەی دەوامەکەن بیکەن ئەوەی ناکەن دانەمەزراوە خێنە شوێنیان بەڵێ بێمنەتن یعنی بەڵێ بە دڵنیایی ئەڵێ تۆ نایکی چەندین مامۆستا هەیە و ئامادەیە و خۆبەخشانەژیکە یعنی بێمنەت دەکا بۆیە لەو حاڵەتە سێرەکەی مامۆستا ناچارە بێکە لەبەرەوەی کە ئیشەکەی لە دەست نەیەکە چەند ساڵە خزمەتی کرد و چەند ساڵە خۆی ماندوو دوجاریش ئەزمموی هیچی نییە ئەیهێنێت لە پڕدڵنیایی ئەیکا داوامی پێکات و ناتوانێت وای پێنیە کە چەند ساڵی شەدانە مەزراوە ئەمەش دووبارە زیانێکی یاخود بەڕێبەرەکان مامۆستاکان کۆکەنەوەڵێن ئێمە زۆر هاوکاریتانەکەین و کەمترین داوامتان پێەکەین بە زۆرنەوە بۆ دەوام بەڵام لە هەمان کاتە پێڵە 24 حسەکەمتر بۆت نێبیڵێتەوە یعنی سێری ئەم یاریکردنە بە عقلی بڵێ یعنی 24 حسەکە بێ هەموو 5 ڕۆژ لە هەفتەیەکە دەوامکە بە تایبەتی تۆ سێری ناو شارمەکە سێری ناحیە و لادەکان کە هەمووی لە ناو شار و ئەچێ مامۆستا هاتوچۆکە 200,000 کرێ سیارەکەیەتی یعنی پارێکی زۆر مەبلەغێکی زۆر تۆ لە هەمان کاتەمان دووبوونێکی زۆر و پارەژ نەبێت یعنی دوومان جارێک تێدا ڕۆژێ 2 ڕۆژ 3 ڕۆژ دەوام بکەن و ڕۆژانی دیکەنەکەن ساڵان ئەمەش دووبارە هەر زیان گاندنە بخوێن ساڵانی پێشوو مەجبور بووینە ینی لەبەرەوەی دەوام بە نیوە کراوە 3 ڕۆژ داوام کراوە 3 ڕۆژ نکراوە خود ئۆفر یاوە بە مامۆستاکان ئەمان هەمووی زەرەری یاوە لە خوێندن بەڕاستی من پێتەڵم تا ئێستاش ئەم 6 ساڵە خوێنکار فێری خوێندن نەبووە خوێنکاری پۆلی 6مان هەیە تا ئێستا ناتوانێت نای خۆی باپیری بە جوانی بنووسێ ینی ئەمە بەڕاستی گەورەترین کێشەیەکە ڕووی لە پەروەردە کردووە بی بەسەر تەختە نازانێت دوو ڕیز نووسینی بۆ خوێنکاری زانکۆ بەڵێ خوێنکاری زانکۆ هەیە لێ زانکۆم تاوکڕ نازانم چیم خوێندووە یعنی ئەمە بەڕاستی گەورەترین ئەزمێ کە تووشی سلکی پەروەردە بووە زۆر باش مامۆستا لە زۆرێ لە وڵاتە پێشکەوتوەکاندا خەمی سەرەکی وڵات پەروەردەیە پەروەردە بێ فراغی نەبێت هەموو کێشەکانی چارەسەر بکرێت دوجارش لەسەر کێش و بابەتەکانی دیکە ئەم خەم ساردی حکوومەت بۆچی دەگەڕێتەوە هەتا دوجار خۆی زەر دەکات کۆمەلگایەک دروستە بێت کۆمەلگایەکی نەخوێنەوار کۆمەلگایەک دروستە بێت کە ئاگاداری زۆرێک لە کێشەوە ینی کۆمەلگایەکی ڕۆشنبیری بۆ دروست نابێت زۆرێک لە وڵاتان کار لەسەردەوە کۆمەلگاکە ڕۆشنبیر بێت تاکی ئاگاداری تەواوی بابەتەکان بێت نەخوێنەوەی لە وڵاتانێرە ئەم خەم ساردی بۆچی دەگەڕێت ینی بۆ وا دەکات کە ئەی لە بەس لەبەرێک کە موچە نەیە بە ئێوە ئەم بابەتان خۆی کێشەی لە کێشە گەورەکانی حکوومەتەوەی کە کۆمەڵی خەڵکی لە دەوری خۆی کۆ کردوەوە ئیسە ناتوانێت ئیهمالیان کە کۆمەڵی بندیواری زۆری دروست کرەوە سەداها بندیوار دروست کراوە ناتوانێت دڵێوان ڕانەگرێ لە هەمان کاتە کۆمەڵی بەرپرسی دروست کرۆ و خۆرن بەسەر خەڵکەوە ناتوانێت دووری خاتەوە لە ئیشەکەی کە یعنی بە تاکوتەرە لەوانەیە هەبێت لە ناو حکوومەت هێرەمە بێ گۆڕانکاری بکە بێوێ ژیانی خەڵکەکەی باشترکە بەڵام کە ئەبینێ دەوروبەرەکەی هەمووی قۆرخکاریە دەوروبەرەکەی هەمووی فێری دزی بۆ فێری گەندەڵی بۆ فێری فەسادی ئیداری بووە بۆ چارەسەر ناکرێت ئەمە یەکێکە لە کێشەکان کێشێکی تری ئەوەیە بەڕاستی کەوەکو باسم کرد حکوومەتی هەرێم وای لێ هاتوو حەزی لە خوێنەواری خەڵک نییە یعنی بەزەونە ژیانی خۆی و بەرپرسەکان ئەوەنی کە لە دەوریان ئیشیان بڕوە
کۆشک و تەلارەکانیان زیاکەن لە وڵاتانە ئیتر ینی وا ڕاهاتوواڵە خەڵکەکەم قەنەعاتی گرۆ بە حکوومەتەکەشی نییە و دڵنیاشە لەو کەس بێن ئەگەر ڕۆژگارێک هێتە پێشەوە لە داهاتوو هەمومانی بینینەوە ڕۆژانی دەنگدان هێتەوە پێشەوە دڵنیایە لەوەی لە 100% دەنگی خۆی هێنێتەوە خەڵک شەڕی بۆکە لە پەنجەرە و لە دیوار و ڕاکات دەنگی بۆ ئەیە یعنی هاوڵاتی خۆی هەیە بۆی بێمنەتە لە خەڵکی مامۆستا خۆدا ماژت بۆ کرد کە ئەم حکوومەتە نایەوێت کۆمەڵگەیەکی پێشکەوت و ڕۆشنبیر خوێنەوار پێ بگەێنێت ئەوێت هەر کۆمەلگاکەی دواکەوتو بێت و نەخوێنەوار بێت کەواتە دوجار ئێوە حکوومەتێک ئەوەی بێت ئایا گەشتبینن بەوەی کە بەم خۆپیشاندان و بەم بایکۆتکردن و بەم نەچوونەتان بۆ هۆڵەکانی خوێندن ئەم کێشانە چارەسەر بکەن بەڕاستی گەشتبینی ئومێد نەماوە لە وڵاتی ئێمە بەڵام ئەوەیە کاڵە ئینسانەڵێ لە بەحرێکا گەرچ لە پوشێکیش دەستکەوێت دەستی پێوەگری تاکو نەخنکی فریای خۆتکەوی ئێمەش ئەوەیە بە ئومێدمان بەخوای گەورە هەیە و بەو هەوڵە بچووکەی کە هەمانە ینی بەڕاستی ئەگینا ئومێدە بە خەڵک بێ خەڵک باکی نانەزانانی کابینی ئەچیتە هەر شوێنێک هەستێکی خەڵک هەمووی دەوڵەمەنە یعنی معانات و ناڕەحەتی و فەیسبوک ئەبینی هەمووی پاڵەوانێکە لە فەیسبوکە هاواری لێ هەستا و ناڕزایەتی دەرەبڕێ بەڵام کاتیتە شوێنەکانی ترانی سەرکی ژیان ئاساییە بەڵام مامۆستاوە لێرەیە بەدامەزرا و دانەمەزرا و بە خەڵکی ئاسایی و هەمووی بێئەمەل بووە بێئومێد بوو ئەڵێ بەن دانەمەزراوێک بۆ ناچیتە سەر شاقا بۆ خۆپیشاندان ساز ناکەی ئەڵێ بەتەمای دامەزراندن بم ئەڵێ ئەگەر دامەزراندنیش بکرێتەوە هەر ئەوانن کە سەر بە حیزبەکانی خۆیان دامەزرێن بەڵام کێشەکە ئەمەیە ئەمە کێشەکە ئەوەی ئێمە خۆمان یەگرتو نەبووین لە خۆمانە هەر هەموو موچەخۆر بەعام یعنی نەگەر مامۆستایە ئیسا ئەو موچەی لە منە بڕێ لە خانەنشینێکە بڕێ لە کەمەندامێکە بڕێ بەڕاستی یعنی لە هەموو چین و توێژەکان بڕیوێتی بۆچی منی مامۆستا دایم لە چەند ساڵە تقریب 5-6 ساڵێمە بەردەوام لەسەر جادە بووینە بۆچی موچە خۆرێکی تریانی وەکو چینی مامۆستا بەردەوام بە قەرەباڵغی نایەتە سەر جادە بۆ داوای مافەکەی ناکە یعنی ئەگەر بێ حکومەت خۆی بیاتە دەستی بەڕاستی نایبینێ هەموومان ئەزانین ماف ئەسەنرێ نادرێ کێشەیەکی دیکەی فەرمانبەران و مامۆستایان بەتایبەت فەرمانبەرانی دیکە چکۆ لە مامۆستایانەوە دەبینین وانە کە موچەیە وەردەگرن دوجار بێدەنگە ئەوە زۆر زۆر کێشەیە ینی زۆرێک لە ئەوانەی کە ناڕازین ئەوە گرفتیانە دەڵێن کە لەگەڵ هاتنی یەک موچەیە بێدەنگیەک و ساردێک دەست پێ دەکاتەوە تا گەشتە نزیکەی 6 ڕۆژ موچەی پێ دەدرێت و دووبارە دەست پێ دەکاتەوە هۆکاری سەرکیەوەیە ئەم دوو حیزبە سەرەکیە مدیر و بەڕێبەرەکانی خۆیان لە شوێنەکانە دامەزراندووە یعنی یەکەم فشار ئەوان دەست پێەکەن یەکەم جار بە خۆشی دەست پێکا وردە و دابێ بە تهدید بێ بە هەڕەشەیەکە ئیجراعاتەکات و فەسڵەکە و چی کۆمەڵی ئیجراعاتەکە وای لێ مدیرەکانی تریش کە ئینتیمایان یاخود ئینتیمای حیزبێکی تریان هەبێ ناچارەکرێت بچێتەوە بۆ دەوام یعنی زۆربەی کات ئێمەوەمان لێ هاتووە زۆربەی کات من وەکو خۆم دوای قوتابخانە بوومە چوومەتەوە لەو دەڤەرە بۆ مەکتەبەکەم بەڵام ناچارە بیانی کە بە تەنیا مایتەوە ئیجراعات ئاسانترە کرێ لەگەڵ تا من کە چەندین جار ئەمری فەسڵم هاتۆتە لەبەرەی لە خۆپیشاندان بووم لە چی بۆ کەواتە شت بە تەنیا ناکرێ کۆمەلگە کاتێک گۆڕانکاریە بێ کۆمەلگە هەموو چین و توێژەکان هەستێ کۆمەڵ داوای مافی بکە نەک چینێک بە تەنیا داوای کات و ئەوانی کە سێریکەن لە دوورەوە و دەستخۆشیم لێکم دەستخۆشیم نایە بەڕاستی تۆ مافە خوراوە داوای مافت کە ینی بۆ ئینسانەوە بێ ئیرادە بێت لە چی بترسینیانی ڕۆژانە بینین خەڵک ڕۆژانە تووشی فەسادی ئیداری بووە فەسادی ئەخلاقی لە وڵاتە زۆر بووە مناڵەکانمان سەیرە خەرەکەی بەرەو هەڵدێرە چی هەمووی بە بۆنی ئەم هۆکاری وەسائلانی کە هاتوۆتە ناو ماڵەکانمان خوێندن نەبووە خوێندن نەماوە بەدیل بێ سێرێکە هۆکاری تر هاتۆتە پێشە بۆی مناڵەکانمان بەرەو خراپترە بچێ و بەرەو تیاچوونی زیاترە چێ بەڕاستی ماوەسا لە ئێستادا ئەوەی کە گرنگە نیەتتان چییە کە زۆرێک ئێستاانێ دایک و باوکان کە منداڵەکانی خوێندکارن ئاگەی لە بەرنامەکەمان بێت و دەڵێن داخواکەی دەست پێ دەکاتەوە پرۆسی خوێندنەوە مناڵەکان بنێرنەوە بۆ قوتابخانەکان ئێوە نیەتتان چی ینی بەتەمان تاکی ئەوە بەردەوام بن یاخود لەگەڵ ئەوەیان کە بێت داواکارەکاندا جێبەجێ دوجار دەست بەوانەوتنەوە دەکەن ئێمە داواکارەکانمان زۆر ئاسانە چینی مامۆسا و موچەخۆر هەمووی داوایەوە کەسی ڕۆژارە موچە بدرێت ئەم پاشەکەوت و بڕین و دزینەی کاکرێت لەگەڵ هاوڵاتیانە کۆتایی پێبێنرە بەڕاستیانی نەدرێتەوە هەر بەردەوامنەوە جوابمان نەدرێتەوە هەر بەردەوامی بەڵام ڕێگا چارەسەرەکان هەنگاوەکان کە ئەینین لەوانەیە جیاواز بێ ئەو هەنگاوانە چی ئێستا تا ئێستا ئێمەکێتی مامۆسایانمان لەگەڵایە لقی تەبان سلێمانی لقی هەولێر داوامیان دەست پێ ئەگەریەکێتی مامۆستایانتان لەگەڵا بێ بە ئامانجەکەتان بگەن احتیمالی هەیە هۆکارێکی باشتر بێ بەڵێ پشتیوانی ئەوان چونکە ئەوان بتەوێت نەتەوێت ڕسمیاتن ینی فەرقێکیان هەیە لە لای حکومت تەوان نەک لە لای هاوڵاتی ئەمە جێی دەستخۆشێکە یەکێتی مامۆستایان هاوکارن و هەمویان پشتیوان و هاوهەڵوێسین لە حاڵەتێک ئەگەریەکێتی مامۆستایان لەگەڵتان بەردەوام نەبوو بەڵێ و ئەم داواکاریانشتان جێبەجێ نەکرا
ئیجراتان لەگەڵ تا بکرێ ئەوە چییە کە ناچارە بن بچنەوە هۆڵەکانی خوێندن ڕێگا و هەڵوێستی ترە گرینە بەر ئیتر ڕێگاکە ئایا خۆپشاندانە یاخود چەند ساڵەکەم خۆپشاندانە هیچ سوودێکی نەبوو هیچ سوودی نەبوو یەکێ لەو ڕێگانی کە باسم کرد چونمانە بۆ بەغا ینی زۆر تەرکیزەکەینەوە لەسەرەوە کە ئینشاڵا ئەو هەوڵەمان سەر بگرێت هۆکار چێکە تا ئێستا ئەو هەوڵەتان سەری نەگرتو و ڕێگاکان بۆ خۆش نەکراوە هۆکاری سەرکی کۆرۆنا بووە ینی بەرپرسانی ئەوەیە کە لەم حاڵەت و وەزعایکە خەڵکە بین ڕۆژانە ترسێکیان لەوە هەبووە وتیانە با تۆزە وەزع ئەهوەن بێتەوە لە لایەکیشەوە ئومێدێکیان هەبوو کە حکوومەتی هەرێم ڕێکەوتنەکە بە یەکجاری بکات لەگەڵ حکوومەتی عێراقیە و کۆتایی پێ ئێوە ئەگەر بچنە بەغا ئەتانەوێت لەگەڵ چ لایەنێک و چ بەرپرسێکە لەگەڵ چ کەسایەتێک ئەتانەوێت دانیشتنەوەم داواکاری پێش هەموو کەسێمانی لەگەڵ کازمیارڕێک مقابلەکەین و قسە لەگەڵاوە بکەین کازمی سەردانی هەرێمی کوردستانی کرد هاتە سلێمانی چوە هەولێر هەڵابجانەوە دەرفەتیەوەتان بۆ نەڕەخسا لە نزیکەوە ببینن و نیان هێش بەداخەوە خۆ دەزانی ئیجراعاتی کوردستان بەرپرسەکانی ئێمە کە یەکێ هەیە بۆ لایەن ئیتر بە شێوازێ دنیایەکی تری پیشانێن هەرچەند بەشێ لە مامۆستایانمان لە ئەنجومەن هەوڵیانە لەسەر جادە پەیامی خۆیان گیان بە کازمی بەڵام بەشێکی زۆر لە ئەنداپەرلەمانەکان لە عێراق بەڵێ ئەنداپەرلەمانی عێراق لەگەڵمانان و یاداشتەکان گەیاندووە بە کازمی و بەرپرسانی ئەوێ بۆ سەبارەت بە واژۆکەش و بەوەی کە خۆمان ڕاستەوخۆ قسەیان لەگەڵاکەی ئینشاڵا بە زووتری کات هەنگای ئەوانەی کە ئەو هەنگاوەمان بنین و خەمێکی یعنی کە ئەم خەمانێک کە چەند ساڵە بەردەوامە ئەگەر بچووکترین خەمێکیش بێ لا بردرێ ئێمە هەوڵەکانمان بەردەوام مامۆستا هەڵوێستی وەزیری پەروەردە چییە دەوترێت زۆرێک لە مامۆستایان دەوترێت ینی دەتوانین بڵێن ئەم وەزیرە زۆر باشتر بێت لە وەزیرەکانی ڕابردوو ئەو هەڵوێستی چییە لەوەی کە خەمی چی بۆ ئێوانە هیچ داواکارەکانتان جێبەجێ کرد پێتان گەیاندوو کە ئێمە ئەمە کێشانەمان هەیە ئێمە گروپمان هەیە لەگەڵ جەنابی وەزیرین یعنی بەردەوام گلەی و گازەندەکانە نێرین بەردەوام قسە ئەەکەین جاروبارێک وەڵامی هەیە جاروبار وەڵامی زۆربەی کات وەڵامی نییە بەداخەوە سەرەتای کە بوو بە وەزیریانی کاری جوانی کرەوە جێگای دەستخۆشی هەمومان نەزانین بەڵام ئەم بێدەنگی بەرامبەر بە ناحەقیکردن بە موچە خۆر و بەرامبەر بە سلکی پەروەردە یعنی بەڕاستی ئەمە بێدەنگیەکە ئەو پەڕی غەڵەتە یعنی بەڕاستی ئەو پەڕی کە من بم لە جێ جەنابی وەزیر واز لە وەزیرێتین کە من ببم بەم قەبایەک و هیچ شتێکم پێ نەکرێ توانام نەبێ سلکی پەروەردە چارەسەرێکەمەوە لەو قەیرانە ڕزگاریکەم یعنی بۆچی وەزیرەتی بکەم نایکەم هەروەها هەموو بەڕێوەبەرەکانیش یعنی بەڕێوەبەرێ کە توانای نیە و دەسەڵاتی نییە و بەس تەنها ئیجراعات تەنفیزەکە بەسەر ئەوانی خواری خۆیە بەڕاستی من ئەو بەڕێبەرێتیە نەکەم باشترە مامۆستا ئەو واژیانی کە کۆتان کردو یاخود ئەو داواکاریانی کە نووسیتانەوە ئەتانەوێت ئەو یاداشتەی کە گەیاندووتان ئەتانەوێت لەگەڵ کازمیا دانیشن ئەتانەوێت چی بە کازم بڵێن ئایا ئەتانەوێت هەر ئەم هۆکارانی پێ بڵێن یاخود ئەتانەوێت موچەتان بخرێتە سەر بەغا هۆکاری سەرکی ئەومانەوەی موچەمان بگۆڕدرێ بۆ سەر بەغدا بەڕاستی لە ڕێگەی بانقەکانەوە ئەم داواکاریتان قبول بکرێت لەوانێ لەم کاتیا قورس بێ بەڵام احتیمالی دراسەکردنی زۆرە چونکە ئێمە خۆمانە بە ئەبینین نفوس و جوازات لەسەر بەغایە و بێکێشە بەرەبەرێتە سەر بەغا چ داواکارێکی دیکەتان یعنی ڕزگاربوونە بەڕاستی لەم فەسادی ئیداری کە لە حکوومەتی هەرێمە من با حکوومەتی عێراقی حکومم کات و با عەرەب بێ بەس گرنگەوە فەسادی ئیداری نەبێ لە وڵاتەکەم دەبینین لە ئێستای کازمی خۆشی کێشەی دابەژنەکردنی موچەی هەیە دەستیاوەتە قەرزی دەرەکی و ناوخۆی ئەوە لەم کاتەش ئەیش فەسادی ئیداری هەیە بەڵام تا ئێستا یەک بۆ یەک ینی چەند ساڵە حکوومەتی عێراقی حکوومەتە یەکجار موچە دواکەوتووە وەکو حکوومەتی ئێمە نییە هەموو ساڵێک سێ موچە چوار موچە پێنج موچە دەبات بە ڕەسمی هەموو یەخوا ئەوەی کەشی بە پاشەکەوتەوە داتێ ئەیش دوو مانگ جاری سێ مانگ جاری بە ئارەزوی خۆی داتێ کەواتە ئەو هەر جیاوازە بێ یعنی فەرقی زۆر زۆرە بە دەردی نەکاڵێ با سەرۆکم جوولەکە بێ بەڵام قوت و ژیانم بەردەوام بێ بەڵام لە وڵاتی ئێمە بەداخەوە دڵمان خۆش بوو وڵاتمان کورد بەڕێوەیە با حکوومەتداریمان کورد دەبێت و دەوڵەتمانە بێ بە کورد نەمانزانی پەشیمانە بین بۆ حکوومەتی بەعسی کە چی زوڵ مستەمی کرد لە میلەتی کورد ئیسا هەموو خەڵک پەشیماناڵێ خۆزگە سەددام بووە بە زەمان حکومداریان نەکردینە ئەف سەبارەت بە ئەم ئۆنلاین وشتش کە کراوەتەوە یعنی بەڕاستی ئەمە گاڵتەجاڕیەک و هیچی تر لە وڵاتی ئێمە زۆر شت سەرکەوتوو نەبووە سیستەمەکانی ترکە بینیمانە لە وڵاتی ئێمە وەکو مشکی مختبەر سلکی پەروەردەیان تاقیکردنەوەی پێکراوە هەر ساڵە 4 ساڵ جاری وەزیری هاتووە بەرنمەیەکی هێناوی وڵاتێک و لێرە تطبیقی کرۆ سێرمانکە سەرکەوتوو نەبووە بەڕاستی بەرنامەی ئۆنلاین سەرکەوتوو نیە ئەگەر ئەوان بە خەمخۆرن بەڕاستی با ئیجراعاتی تەندروستی بە جوانی بکرێ لە قوتابخانەکانە پارێ بڕێ پارە سەر بکرێ بۆ قوتابخانەکان و ئیجراعاتی تەندروستی چارە سەر بکرێ لەگەڵەوە شاموچە 30 ڕۆژ بجارێ بدرێ بەڕای من
خوێندنگاکان بەبێ کێشاکرێتەوە. زۆر باشە، زۆر سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ سپاسکەمێنی بەرنامەکەمان، سپاس بۆ ئێش سەرکەوتوو بنیشانە. وەڵە بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە بڕگەی پامنێران و پامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمان دەبێت. جەلال سڵای خی گەورەت لێ بەم کاتت باش ئەگەر بکرێت بزانین گرنگترین چالاکی و زانیاریەکانی ئەمڕۆی چەمچەماڵ چین بۆ ئێمە بۆ بینەرانیشی بگوازیتەوە فەرموو. بەڵێ سڵای خی گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە ئێستا من لە هۆڵی ڕۆشنبیریم لە قەزای چەمچەماڵ لە 27 سێی ئەم ساڵ لە قەزای چەمچەماڵ کەمپینێک ڕاگەنرا بە ناوی کەمپینی گەڕانەوە بۆ ژیان. ئامانجومە بەست لەم کەمپینە هاوکاریکردن وە کۆکردنەوەی کۆمەک بوو بۆ نەخۆشخانەکان و سنتەرەکانی کۆرۆنا لەم سنوورە بە دابینکردنی کەلوپەلی و پێداویستی پزیشکی و ئامێرە پزیشکیەکان و لەو کەمپینەدا کۆمەڵێک خەڵکی خێرخواز و سەرمایهدار لە سنوورەکەدا هاوکاری کەمپینەکەیان کرد. لە ئێستاە لە هۆڵی ڕۆشنبیری قەزای چەمچەماڵ مەراسیمێکی ڕێزلێنان بۆ ئەو هاوڵاتیانە ڕێکخراوە کە لە ماوەکانی ڕابردوودا وەکو خێرخواز و سەرمایهدار و هاوڵاتیان هاوکاری کەمپینەکەیان کردووە و مەراسیمێکی ڕێزلێنان بۆ ڕێکخراوە. من لەگەڵ یەکێک لە ئەندامانی کەمپینەکە گفتوگۆی زیاتر ئەەکەم بەڕێز مامۆستا ئەحمەد مەولەوی ئەگەر لام بێ. مامۆستا گیان ئەگەر بێت ئێرە سڵاوت لێ بێ ئەگەر پێم بڵێ ئامان جومە بەست لەم کەمپینەی ئەمڕۆ چییە و ئەم کەمپینی گەڕانەوەی بۆ ژیانەکە لە ماوەکانی ڕابردوودا ڕاگەیانراوە ئامان جومە بەستان چی بۆ فەرموو. بسم الله الرحمن الرحیم. وڵات طبعا ئێمە ڕێکخراوی ئاران دەستی خۆش بێ یاخوا ئەو زیاتر ئاگاداری کردینەوە لە مانگی سەیە کە پەیوەندی پێوە کردین ئێمە کەمپینێکمان دروست کردووە بۆ کڕینی کۆمەڵێک کەلوپەل بۆ نەخۆشخانەی چەمچەماڵ کە بەڕاستی نەخۆشخانەی چەمچەماڵ توانای ئەوەی نییە بەم حاڵی ئێستا بەم شێوەی ئێستاوە ڕوبەڕووی ئەم ڤایرۆسی کۆرۆنایە بێتەوە و نەخۆشێکی زۆریش لە نەخۆشخانەکەیە هەیە. کەمپینەکە بە ناوی کەمپینی گەڕانەوە بۆ ژیان ڕێکخرا و کە منیش ئاگاداریان کردمەوە یەکێکم لە ئەندامانی کەمپینەکە. سوپاس بۆخوا لە ناو شاری چەمچەماڵ و دەوروبەریە هەوڵێکی زۆر باشماندا بۆ ئەوەی کۆمەڵێ ئامیر بکڕین بۆ نەخۆشخانەی چەمچەماڵ و مەبلەغی پارەی باش کۆکرایەوە. زۆر سوپاسی خەڵکی خێرخواز و دەوڵەمەندی شاری چەمچەماڵەکەین کە بەڕاستی زۆر باش بەدەممانەوە هاتن توانەیمان سوپاس بەخوای گەورە کۆمەڵێ ئامێری زۆر باش بۆ نەخۆشخانەی چەمچەماڵ بکڕین بۆ ڕوبەڕوونەوەی نەخۆشی کۆرۆنا. ماوەستا مەراسیمی ئەمڕۆ لێرە بەڕێوە چیە؟ ئەمە چیە مەراسیمە و ئامان جومە بەست لە مەراسیمە چییە؟ ئەمە ئاگاداریان کردینەوە کە دەستخۆشیەکیان نووسیوە ڕێکخراوی ئاران بۆ ئەو کەسانەی کە کەمپینەکە بوون و بەم کارە هەڵسان و هەروەها بۆ ئەو خێرخوازانەی کەوا توانیان هاوکاری کەمپینەکە بکەن. کۆکردنەوەی ئەو بڕە هاوکاریە لەم قەیرانەدار و لەم بێموچێدا ینی بۆ ئەم قۆناغی ئێستای چەمچەماڵ گرنگ بوو بە تایبەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. وڵای پێم وایە دەوری زۆر باشی بینی لەبەرەوەی لە هەنگاوی یەکەمای ئێمە ئاگاداریان کردینەوە کە پێویستمان بە ئەو جیهازەیە کە بۆ هەناسەدان کە بەڕاستی ئەگەر بێت و دە نەخۆش هەشت نەخۆش بەیەکەوە لە چەمچەماڵە پێویستی بە ئەو جیهازە بێ ڕەنگە ئێمە لە توانامانە نەبێ بتوانین بۆیان دابین بکەین. ئێمە یەکەم جار کە دەستمان کرد بە ئەم کارە بۆ کڕینی ئەو جیهازە بوو بەڵام کاتێک کە پارەکانمان کۆ کردەوە سێ جیهازبان کڕی ئاگاداریان کردینەوە نەخۆشخانەی چەمچەماڵ کە ئێمە کۆمەڵی ئامێری ترمان هەیە زۆر زەڕورترن لەو جیهازە. ئەو جیهازە هەتاوەکو ئێستا بەو ئەندازەی پێویستمان نەبووە. دوایی ئیتر ئێمە لیژنەیەکمان دروست کرد لەگەڵ نەخۆشخانەی چەمچەماڵە بۆەوەی ئەو ئامێرانی کە پێویستیانە غەیری ئەو جیهازانە بیکڕن. سپاس بەخوا کۆمەڵی ئامێری باش کە ئەو لیستەکە هەمووی لێرە یاو نووسراوە کردرا بۆ نەخۆشخانەکە. سپاسکەم خۆش بێ خاڵکە. بەڵە شەیداخان منە گەڕێمەوە لای ئێمە لای ئێوە وە کاماژەم پێکرد ئەمە مەراسیمێکی ڕێزلێنانە لەو هاوڵاتی و خێرخواز و سەرمایهدارانی کە لە ماوەکانی ڕابردوودا هاوکاری کەرتی تەندروستیان کردووە لە سنووری قەزای چەمچەماڵ بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بە دابینکردنی ئامێر و پێداویستی پزیشکی لە سنووری بەڕێوەبەرایەتی تەندروستی چەمچەماڵ. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان جەلال جەباری، سپاس بۆ تەواوی زانیاریەکانت. وڵازان لە چەوەرەی سێمی بەرنامەکەماندا باز لە بازاری هەنگوین لە هەرێمی کوردستاندا دەکەین بۆ پێی کە ماوەی 7 ساڵە لەسەر یەک هەنگوینی هەرێمی کوردستان لە وڵاتانی عەرەبی پلەی یەکەمی بەدەستهێناوە. ساڵانە لە هەرێمی کوردستاندا نزیکەی 500 تۆن بەرهەمی بەپێی ئامارەکانی وەزارەتی کشتوکاڵ 500 تۆن بەرهەمی هەنگوین لە هەرێمی کوردستاندا هەیە و نزیکەی 15,000 هەنگەوان لە کوردستاندا هەیە. بۆ قسەکردن زیاتر لەسەر بە بازارکردنی هەنگوین میوانێکمان لە سلێمانی و ئامادەی زۆر بەڕێز
سیروان ئەو بەکر سەرپەرشتیاری پێنجەمین فیستیڤاڵی هەنگوین لە پارێزگای سلێمانی کە ئەمساڵ بۆ پێنجەمین جار نزیک بە 30 هەنگەوان بەشدار بوون لەو فیستیڤاڵەوە. ئێمە قسە دەکەین لەسەر جۆرەکانی و هەنگوین و بزانین باشترین هەنگوینێک کە خەڵک بتوانێت بیکڕێت و غەشی تێدا نەبێت چ جۆرە هەنگوینەکە. کاک سیروان سڵای خوا لێبێت، سوپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. سڵاوی خوا لە جەنابیشتان و لە بینەرانی بەڕێزیش. زۆر سپاس. کاک سیروان ئەمساڵ پێنجەمین فیستیڤاڵی هەنگوین لە سلێمانی چۆن بەڕێوە دەچێت وە چەند هەنگەوان بەشدار بوون لەو فیستیڤاڵەدا و ئایا بەرهەمی هەنگوین لەم ساڵدا لە چاو ساڵانی ڕابردوودا کەمی کردووە؟ سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەم دیدارە ڕاستەوخۆیە. بەڵێ ئێمە ئەمڕۆ دووەم ڕۆژی پێنجەمین فیستیڤاڵی هەنگوینە لە شاری سلێمانی کە ئێمەوە بۆ 5 ساڵە بە دوای یەکە هەموو ساڵی فیستیڤاڵ ساز دەکەین، ئەویش بە بەشداری کۆمەڵێ لە هەنگەوانە باشەکان و هەنگەوانە ئازاکانی کوردستان لە هەموو ناوچە جیاوازەکانی کوردستان بەشداری یەکەن لە ناوچەی پێنجوێنەوە بە شارباژێر و قەزای ماوەت و پشدەر و هەتا دەگاتە قەندیل و کوێستانەکانی وێزێ لەولاشەوە دووکان و تەنانەت خۆشناوەتی و شارە زور و گەرمیانیشی تایە. ئەم ساڵ ڕێژەی بەشداربوونمان لە چاو ساڵانی ترەوە ساڵ بۆ ساڵ زیاد دەکات. ئەم ساڵ پار 33 کەس بەشداری کردبوو، ئەم ساڵ 37 کەس بەشداری کردووە تا ئەم کاتە. بە بەرهەمە جیاوازەکانی ناوچەکان تەڵعاً بەرهەمی هەنگوینیش چەندین جۆری هەیە. هەنگوین بەپێی تایبەتمەندی گوڵ و ڕووەکە سروشتەکان هەنگوینەکان دەگۆڕێن. بە دوو شێوازی هەنگوین پێشکەش دەکرێت لەم پێشانگایەدا. شێوازی هەنگوینی پاڵاوتە یا ڕاوە یا ڕیاڵی پێڵێن بەپێی لەهجە ناوچە جیاوازەکان و شێوازی تریش بە شانەوە دەفرۆشرێت. بەڵێ کاک سیروان، ئایا لەم فیستیڤاڵی هەنگوینەدا تەنها هەنگوینی ناوخۆیی نمایش دەکرێت یاخود لە دەرەوەش هاوردەکرا و لەو فیستیڤاڵەدا نمایش دەکرێت؟ بەڵێ ئێمە لە پێشەوە دەینمان کردو، بەڵێ نامەمان بە هەنگاوانە بەشداربووەکان نووسیوە کە دەبێت ئللا مەرجە کە هەنگوینی ناوخۆی خۆمان هەنگوینی وڵاتی کوردستان بێنن عەرزکەن و بیفرۆشن، چکە هەنگوینانی تر قەدەغەیە و بەپێی قەرارێکی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو هێنانی هەنگوینی دەرەوە قەدەغەیە. لەبەرەوە ئێمە خۆمان داهاتی هەنگوینمان هەیە، پێویست ناکە هەنگوینی تر لە وڵاتانەوە بێن و هاوردەی بکەین. بە تایبەتی ئەوانەی کە دێت لە وڵاتانی تریشەوانێ لە ڕووی کواڵیتیەوە زۆر خراپە، شێوازەکەی یعنی شێوازێکی هەنگوینی خراپە و لە هەنگوینە بەها باشەکان نییە. باسی کوالەتیت کرد، ئایا ئاست و کوالەتی هەنگوینی هەرێمی کوردستان چۆنە و چەندە؟ ئاستی چالاکی ئەفوو تێنەگەشتم. باسی کوالەتیت کرد کە لەوەی هەنگوینی دەرەوە کوالەتی باش نەبێت یاخود بزانین پێمان بڵێ بزانین ئاست و کوالەتی هەنگوینی کوردستان چەندە و چۆنە؟ ئایا ژینگەی هەرێمی کوردستان ئەوەندە لەبارە کە بتوانێت هەنگوینێکی باش و چاکمان بۆ بەرەم بێنێت؟ بەڵێ ئاستی کوالەتی یا جەودەی هەنگوینی کوردستان یەکێکە لە هەنگوینە هەرێ باشەکان. چەندین جار کۆنگرەی وڵاتانی عەرەبی و باکووری ئەفریقا و ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست دەگیرێ، ئێمە بەشداری یەکەین کوردەکان. زۆربەی هەندێک لە هەنگاوانەکانمان بەشداری یەکەن. هەموو جارێک خۆشبەختانە مەدالیای ئاڵتوونمان بەدەستێناوە، پلەی یەکەمان بەدەستێناوە. تەنانەت من خۆم لە ساڵی 2013 بەشداری کۆنگرەی ئەپی مۆندیام کردووە، یەکێک لە باشترین هەنگوینەکانی دنیا کە لەوێ بوو هەنگوینی ئێمە بوو، بەڕاستی هەنگوینی کوردستان بوو. تەبعاً ژینگەیەکی زۆر لەبار و گونجاومان هەیە بۆ پەروەردەکردنی هەنگ و هەنگوینەکەشمان زۆر باشە لە چاو هەنگوینانی وڵاتانی دنیا و لە چاو وڵاتانی دراوسێشمانەوە. یعنی ئەگەر ئێمە بێنین مقارنەی بکەین یا بەراوردی بکەین بە هەنگوینی وڵاتانی دراوسێمان، تەبعەنەوە خواروی عێراق و ناوەڕاستی عێراق هەنگوینیان هەیە، هەنگوینەکان زۆر باش نییە. تورکیا هەیەی هەنگوینەکەی خراپ نییە، باشە، بەڵام ئێمە لەوان باشترە. ئەوە ئێرانیش بۆ خۆتان نەزانن سومعی هەنگوینی ئێرانی لە بازاڕە چۆنە بەداخەوە، ئەوان تیجارەتی پێوە دەکەن لە هەنگوینی لە ئێرانیش هەنگوینی باشەیە بە تایبەتی لە ناوچە کوردستانەکەی، بەڵام ئەوان بازرگانی پێوە دەکەن شتە خراپەکان دێنە وڵاتی ئێمە وەگەر هات بە قاچاغی دێت. بەڵام بە ئاستی هەنگوینی کوردستان هەنگوینێکی زۆر باشە لەبارەی بەڵێ ئێوە کە بەشدار بن لەو فیستیڤاڵانی و دەوڵەتیانەی کە لە وڵاتانی عەرەبی ئەنجام درراوە، لەسەر چه پێوەرێک هەنگوینەکەی هەرێمی کوردستان پلەی یەکەمی بەدەستێنەوەتە؟ ئەوان چۆن تێستی ئەو هەنگوینیان کردو، چۆن ئەو پلەی یەکەمیان بەخشیوتە هەنگوینەکان؟ لەوانەیە زۆرێک لە هەنگاوانەکانی وڵاتانی عەرەبی ویستی بێتیان باشترینێک هەنگوینێک پێشکەشی ئەو فیستیڤاڵەکەم بۆی کە پلەی یەکەم بەدەست بێن و مەدالیای ئاڵتوون وەربگرن. ئێوە لەسەر چ جۆرە تاقیکردنەوەیەک توانیتەن ئەو پلەیە بەدەست بێن؟
جا بەڕاستی بەڕێز بەنسبەت تاقیکردنەوەکان و تاقیکردنەوە تەنهای هەنجوین مختبەرە یعنی ئەوەی خەڵک لە بازار ڕاباسی دەکا و بە شایع باسیەکە هەنجوین وای لێ بکەی وایە و ئەسڵ وایە و ئەمانەیە چکە لە وڵاتی ئێمەدا ڕۆشنبیری هەنجوین خواردن زۆر کەما و شارەزایش نەک لە وڵاتی ئێمە لە وڵاتانی دنیاش هەنجوین تەنها لە ڕێگای تاقیگە و مختبەرەکانەوە دەپشکنینی بۆ دەکرێت یعنی دەتوانرێت بزانێ ئەمە چەندی پێکاتەکانی چییە و بە ڕێژەی چەندە طبعا لە هەموو ئەو کۆنگرە نێودەوڵەتیانە و عەرەبیەکانە کە پشکنین کراوە هەڕەمەکی دانەندراوە یعنی هاتوون پشکنینی تاقیگەیان بۆ کردو لە مختبەرە پشکنینی و شیکاریان بۆ کردو کە هەنجوونەکەی ئەمە باش دەرچووە بەپێی ئەو ستاندەردی جیهانی کە لە هەنجوونی ئابێ هەبێت هەم لە ڕێژەی ئاوە لە ڕێژەی شەکرەکانەوە چکە هەنجوون خۆی پێکاتۆ لە 17 جۆر شەکری تێدایە مەسەلەن تەوازونی شەکرەکان دەبێت چۆن بێت لە چەندەوە بۆ چەند بێت مەسەن ڕێژەی ئاوەکەی چۆن بێت معدەنەکانی چۆن بن ئەوانە بەپێی تەنها بەپێی مختبەر دیاریەکرێت کەواتە کاکسیوان ئەو هاوڵاتیانی کە شارەزاییان نیە لە باشی و خراپی هەنگوین چۆن باشی و خراپی هەنگوین جیا بکەنەوە قسەیەکەیە کە دەوترێت ئەو هەنگوینەی کە ئەسڵە و هەنگوینێکی باش و خاڵسە هیچ شەکری تێدا نەبێت ئەگەر بیکەیتە ناو ساردکەرەوە نایبەستێت بەڵام هەر هەنگوینێک ئەگەر بەستی ئەوە هەنگوینێکی باش نیە و ڕێژەی شەکر زۆرە تێدا کەواتە ئێمە باشی و خراپی هەنگوین چۆن جیا بکەینەوە زۆرجار لە تامیشا یەک شتە باش و خراپەکەش بەڵێ زۆر جار هەیە نا بە پێچەوانەوە زۆر جار هەیە خەڵک حەزی لێ شەکر دەخواڵێن وەڵام شەکرە خۆشە یعنی وە نییە مقارنەیەکە بەشتی تر دەبێت ئەوە بزانین ئێمە لە ڕاستیدا لە بازاڕە یا کڕیاری ئێمە ناتوانێت ڕاستەخۆ ئەو هەنجوونێ تاقیکاتەوە ئیلا دوو شێوە هەیە یا دەبێت پشکنینی تاقیگەی بۆ بکرێت لە مختبەرە فەحسی بۆ بکرێت یا دەبێت سەرچاوەکە بناسێت کە متمانەی پێ لەو دوو خاڵە و دوو هۆکارە زیاتر نییە ئەوە بڵێ کاکە ئەوە ڕەنگی وای لێ هات ئەوە وای لێ هات چکە عفوم کە تێنەگەشتم با پرسیارەکەم تاوکە وەڵامەکەی جەناب تاوکەم اینجا بەنسبەت تەبەلورکردنی هەنجوینەوە هەنجوینێکمان لایە بەداخەوە ئێستا من لە دوامەوە هەیە دوای پیشانتانی دەم ئەم هەنجوینە تەبەلوری کردو ڕق بوو وەکو ڕۆنی خۆماڵی لێ هاتوو مەیوە خەڵک ئەوە ببینێ لە بازاڕە دەڵێمە هەنجوینێکی خراپە بە پێچەوانەوە ئەو هەنجوینی خراپ نییە هەنجوینی خراپەکان وایە لێ نایە هەنجوینی باش وای لێ دێ هەنجوینێک کە شەکری تێداوێ بۆ شێوەی نایبەستێ ئەمە یەکێک لە هەنجوینەکان کە بە کوردی پێڵێن دەنگکۆڵەبوون بە عەرەبی پێڵێن التبلور العسلي یا بإنجليزي بيلن كريستاليزيشن ئەمە یەکێک لەو هەنجوونەیە کە بەڕاستی کە تەبەلوری کردو هەنجوینی خۆشمە لە سا سروشتێ و چەندین پشکنینی مختبەری بۆ کراوە تاقیگەی بۆ کراوە بەڵام ئەمە لە بازار ڕاداینی بە خەڵک بڵێمە هەنجوینە لە کاکە وڵاوە شەکرە ها لە شەکری کوڵاوەچێ لەبەرەوە ئێمە ناتوانین ڕاستە خۆ لە خەڵک بە خەڵک بڵین ئەمە ئللا دەتوانی سەرچاوەکەی یا دەتوانی لە مختبەرە فەحسیکەی بڵێ کاکە ئەم هەنجوینە زۆر تەواوە یعنی شتێک نییە بڵێ یەکسەر ئەمە فەحسیکەین وەرە کاکە پشنینی بۆ کە ئەم هەنجوینە ڕاست دەرەچێت یا خراپ دەرەچێت لە هەرێمی کوردستاندا ئەو پشکنینە هەیە کە ئەنجام بدرێت بۆی کە هەنگوینی ئەسڵی و عادیەکە جیا بکرێتەوە بەداخەوە نەخێر لە عێراق شێنە لە کوردستانیشە هەیە شتێک هەیە بەس شتەکە زانکۆکان بۆی دەکەن بەڵام ئەویش ڕێژەی تەواو نییە تەنها دەتوانێت ڕێژەی جۆرێک لە شەکرەکان دیاریکە ئەویش لە 100% نییە ئەوە لە وڵاتی ئێرانە ئەو مختبەرانە چەندین تاقیگە و مختبەری باش هەیە لە لوبنان هەیە بەڕاستی باشترین تاقیگە و مختبەر ئەگەر هەبێت لە وڵاتانی عەربی تەنها لە وڵاتی میسرە مختبەری کیمیاویە چیمیکەڵ بەتەواتی شیتاڵی هینەکانت بۆکە لە تورکیا و لە وڵاتانی ئەوروپیش تاقیگە هەیە ئەمە زۆر جار من بۆ پشکنینی ساڵانەی هەنگوینەکەی خۆم پەنا دەمەم بەبەر وڵاتی ئێران کە ئاسانترە بۆ ئێمە یا وڵاتانی ئەوروپا یا مەسەلەن وڵاتی تورکیا لەوێ پشکنین بۆ هەنجوینەکانمان دەکەین و بۆ ئەوەی کە بە خۆمان بتوانین زیایکەینەوە زۆر باشە کاک سیوانکەواتە ئەو پرسیارە دووبارە لێ دەکەمەوە تاکی ئێمە چۆن هەنگوینی ئەسڵ و عادی لە یەکتر جیا بکاتەوە چونکە زۆر جار ئەبینین کە تامیان لە یەک شتە بە حکمی ئەوەی کە ئەو پشکنینە لێرە نییە کە بتوانین هەنگوینێکی باشمان بۆ جیا بکاتەوە لێرە ڕێگایەکی تر یان ڕێگایەکی تر نییە کە بتوانین چاک و خراپی هەنگوین لە یەک جیا بکەینەوە ئێمە تەنها وەکو عەرزم کردن تەنها دووشت هەیە بۆ جیاکردنەوەی هەنجوینی ئللا دەبێت یا تاقیگە بێ یا سەرچاوەکە بناسی ئێمە ئامانج لەکردنەوەی ئەم فیستیڤالانە جا من دەیبەسمەوە بۆ ئێستا بۆی جوار بینەرانی بەڕێز جوان جۆگرن ئێمە ئامانج لەکردنەوەی ئەم فیستیڤالانە ئەوەیە چکە هەنگەوان یا بەرهەمهێنەری هەنجوین تەزویر ناکە بەڕاستی ئەوەی تەزویر دەکرێت تاجیرە و بازرگانە تەزویرێکە لە بازاڕە تەزویر دەکرێت ئێمە بۆیە ڕاستەخۆ ئەم فیستیڤالانە دەکەینەوە بۆی کە بە خەڵکی بناسیێنین هەنگاوانەکان بە خەڵک بناسیێنین سەرچاوەکانیان بزانن کە متمانیان پێ هەرێکێ لەم هەنگاوانانە کە لێرە هەنجوینەکەن هەنجوینەکانیان سروشتیە بەڵام جیاوازی هەیە بەپێی ناوچەکانیان بەپێی ڕێژەی گوڵ و ئینی ناوچەکان ئەمە باشترین حل ئەوەیە بۆ ئەوی مشتری خۆمان بزانێت لە چی دەکرێت سەرچاوەکەی بناسێ مەسەلەن کەسێک کە متمانە هەبێ کەسێک کە هەنجوینەکەی پشکنینی بۆ کرابێ متمانی تەواوی هەبێ دەتوانێت لەوە بکرێت هیچی تر نییە لەوە زیاتر چکە تاقیگە لە وڵاتی ئێمەدا نییە و تەنانەت لە خواروی عێراقیش نییە زۆر باشە کاک سیروان لە ئێستادا لە بازاڕەکان هەرێمی کوردستاندا هەنگوینێکی زۆری ڕۆژهەڵاتی کوردستان وڵاتی ئێران هاتووەتە ناو بازاڕەکان هەرێمی کوردستانەوە
ئەویش لەبەر هەرزانی نرخەکەی خەڵکانێکی زۆر ڕووی تێدەکەن ئایا ئەم جۆرە هەنگوینە کە هاوڵاتیان دەیکڕن چۆن دڵنیابن لە کوالێتیەکەی ئەوەی کە من ئاگادارم لە نرخەکەی لە 10,000 دینارەوە دەست پێ دەکات کە من نرخێکی زۆر کەمە بۆ هەنگوین لە هەرێمی کوردستاندا. بەڵێ وڵی جا بەڕێز من دڵنیاییتان دەکەمانێ و بۆ بینەرانی وەڕێزیش دڵنیا دەکەمەوانێ کە ئەو هەنجوینانەی سیعریان تەڵان تۆ جەنابەت فەرموود 10,000 بگرێ لە 4,000 و 5,000 شەوەتیایەتی ئەمانە بەڕاستی مواصفاتی هەنجوینیان تێدا نییە یعنی ئەگە بڵێم لە ساسی هەنجوینە لە سا هەفتای هەنجوین نییە ئەویش دەبێت پشکنینی بۆ بکرێ بەس من پێم وایە هەنجوینی ئەسڵ قیمەتەکەی گرانە و بە گرانیش بەرهەم دێ هەروە بە ئاسانی کابرانایە بیداچیلوێ بە 5,000 و 10,000 دینار لەبەرەوە ئەوە دەبێت بتوانین ینی مەسەلەن بڵێن بۆ نمونە دەبێت مشتری یا کڕیار خۆی بپارێزێ لەوانە چونکە شتێک ئەگە بە کەڵکی خواردن نەیە ئەوە نییە کە هەرزانە من دەیکڕم و دەیخۆم یعنی زیانت پێ دەگەێنێ لە کۆتاییدا دەبێت ئەوە بزانین سەرچاو ئەسلەکە یعنی کەسێک بێ لەبەرەوەی لە جیاتی وی لە ساڵێکا 4 کیلۆ هەنجوینی شەکر بکڕێ کیلۆ بە 10,000 کاتە 40,000 بێ نیو کیلۆ هەنجوین بکڕێ 4 بەیانی لێ بخوا یەکی کەوچکەچایەک باشتر وەگلەوەی کە ئەم هەنجوینە خراپە بخوات. کاک سیروان بابێنە سەر ڕێژەی بەرهەمهێنانی هەنگوین لە هەرێمی کوردستانە بزانین ئەمساڵ ڕێژەی بەرهەمی هەنگوین لە هەرێمی کوردستانە چەند بووە بە هەڵە نەچوو بم پێم وابێ لە ساڵانی ڕابردوودا بەهۆی بارانێکی زۆرە بازدەوە دەکەن کە هەر ساڵێک ئەگەر باران زۆر ببارێت ڕێژەی هەنگوین کەم دەبێت بزانین ئەمساڵ ڕێژەی هەنگوینی هەرێمی کوردستان چۆن بوو و چەند بووە. بێگومان ژینگەی کوردستان ژینگەیەکی لەبارە بۆ پەروەردەکردنی هەنگ هەر خۆی بە سروشتی ئێمە دەتوانین نزیکە 1 ملیۆن هەنگ لەم هەرێمی کوردستانی خۆمانە پەروەردە بکەین ئەگە بتوانین حکومەت پاڵپشتمان بێت دەستگاکانی تایبەت مەندیدار و پەیوەندیدار هاوکارمان من وەکو وەزارەتی شت و کاڵ و ئەوانە بەڵام ئەم ساڵ ڕێژەی تەڵعاً باران باسی بارانت کرد جەنابەت باران یەکێکە لە ئەوانەی کە کاریگەری زۆر باشی هەیە لەسەر بەرهەمی هەنجوین ئەو ساڵی کە پڕباران بێت و دنیا تەڕوتوشی بێت و زوو پەڵەبات گوڵ و گژوجیایەکان بەرز دەبنەوە و زوو پێدەگەن و زیاتر گوڵ زۆرە بێت کە گوڵ زۆر بوو بەرهەمی هەنجوین زۆر باش دەبێت بەڵام بەداخەوە بۆ 2-3 ساڵی پێشوو کە 2 ساڵی پێشوو تقریبان هەنجوین باشتر بوو لە ئەم ساڵیش زۆربەی ناوچەکان وەک یەک نەبوون ناوچەی شارباژێر ڕووماوە دەوەی ئەمە زانیاریمان لەسەری هەیە هەنجوینەکەی تۆزێ باشتر بوو بەڵام بە شێوەیەکی گشتی هەنجوین ئەم ساڵ لەسەر ئاستی هەرێمی کوردستان کەمتر بەرهەم هاتووە کەمتر کۆکراوەتەوانێ تقریبان مەزندەیەکرێ ئەم ساڵ بە مەزندەی خۆمانۆکو هەنگەوانەکان لە 400 تا 500 تن هەنجوین هەبوو بێت لە ئەم سنوورەی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و بیتوێن و گەرمیانە. زۆر باشە کاک سیروان قەیرانی دارایی تا چەند کاریگەری هەبووە لەسەر کڕینی هەنگوین لەسەر فرۆشیارانی ئێوە کە ئەو قەیرانی دارایی لە ئێستادا هەیە ئایا بۆتەوەی کە کڕیاران کەمتر ڕوو بکەنە کڕینی هەنگوین؟ بەڵێ من ئێستا پێشتر بۆ چەند کەناڵێکی تریشم ڕوونکردنەوەدا یەکێک لە هەرێ هۆکارەکانی ئەم ساڵ تەڵعاً بە تایبەتی ساڵ بۆ ساڵ قەیرانی دارایی لەسەر هاوڵاتیان و فەرمانبەران قورس دەبێت معاش دوا دەکەوێت ڕوبع موچە و بڕینی نازانم چەند لە سایە چەندومانە هەموو کاریگەری هەیە خەڵک بەڕاستی نایە 50,000 بدا یعنی بە کیلۆی هەنجوین 50,000 دا بە فەردەیەک برنج بەشی 1 مانگی خێزانەکەیەکە بەڵام لەبەرەوە کڕیاری هەنگوین ئەم ساڵ بە ڕێژەیەکی بەرچاو لە چاو ساڵانی پێشەوە کەمی کردووە بەڵام هەر بەشی خۆشی کڕیار هەیە یعنی مەسەلەن خەڵک هەیە پێویستی پێێتی لە جیاتی وی شیرینی تر خوا 1 کیلۆی هەنجینەکە ڕێخوا بەڵام دەور و کاریگەری قەیرانی ئابووری و سیستەمی حکومڕانیش با بڵێن کە یەکێکە بەرپرسە لەم قەیرانی ئابووریە و نخۆشی وەبای کۆرۆنا کە یەکێکە لەوانی تر هۆکارە بۆ ئەم بابەتی قەیرانی دارایە لە جیهاندا ئەمانە هەموو کاریگەری خراپیان هەیە لەسەر بازاڕی هەنجوین ئەوە بێگومان شتێکی بەداخەوە ڕاستە. کاک سیروان باشترین جۆری هەنگوین ئەکەوێتە کام ناوچەی هەرێمی کوردستانە بۆ نمونە دەچیت هەنگوینێک دەکڕیت فرۆشیارەکە پێت دەڵێت کامە هەنگوینی فڵانە ناوچەیە زۆر زۆر باشە کەواتە باشترین جۆری هەنگوین هی کام ناوچەی هەرێمی کوردستان وڵی داوای لێبوورن نەکەم ناوچەکانی کوردستان هەموو هەنجوینەکەی باشە بەڵام من ئێستا گە شوێنێ بڵێم لەوانەیە بڵێ ناوچەگەرێتیەکە من چکا بخۆم بەرهێمهێنەری هەنجوین و هەنگم هەیە ئەوە هەڵەگرم بۆ هاوڵاتیان. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز سیروانەوە بەکرستەر پەرشتیاری فیستیڤاڵی هەنگوین لە پارێزگای هەمووی باشە بەڵێ زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان بوو. وڵە بینەرانی عزیز و خۆشەویست تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆژمان لەگەڵ هاوکارم دانیار پێشکەشمان کردن بە هیوای ئەوەی کە جێی سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بوو بێت تا پرۆگرامێکی دیکە پێتان شادەبینەوە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێری خواتان هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازن خواتان لەگەڵ.